بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخواهی گەورە داواکەم کۆمەکمان بکات بەحثێکە ئیمشەو هەسمان بە ڕێکوپێکی ئەنجامی بێن خەتای کەمێت و ئەگەر خێرێکی هەست ئینشاءالله مەحروم نێن لێ و ئەگەر شەڕێکی هەست ئینشاءالله خۆی هەمەی لێ بپارێت. بەحثێکە و درێژی عمری بەشەر و خانەوادە هەر بووە و هەر هەست و هەر ئەوێتی قسەی تیا بکەی هەر بووە قسەی تیا نەکەی هەر بووە. بەحثەکە بەحثی هەمسەرداریە. بەر لەوە کەلیمەی هەمسەر تەوزیح بووەمەوە کەلیمەیەکی تر لازمە تەوزیح بووەمەوە. قەدیمان وتیانە ژن پیایی ئەختەکریا یا پیایی ناقسە. پیایە ناقس بێوێتە ژن ئەمە ڕوویکردێکی مەردسالارانەوە مەخسووسەن لە ڕەوانشناسی فرۆیدا و لە قسەی ئەرەستووە و ئەفلاتون کەمە باشترەوە لە ئەرەستووی تا حرفرەتنەوە لەم شتەوە. یعنی تقریبا تاریخێکە لە ئەرەستووە سەبکریا بەرەو ئەملا تقریبا 2400 ساڵی میلادی و 2500 ساڵی میلادیە هەر وەژنا جۆرێ ڕوانیانە ناقسترە لە پیان و لە زمانەی گوزەشتەی چاچون حەقی ژن نەدریا و بێ احترامی کراوە ژن بەشک و نسبێ لە ئستعدادی جامعە هەلە بینی ژنوێلە حەقی تەحسیلیانەوە حەقی استفادە لە ئیمکاناتیانەوە و جۆرێک بەرخوردکریاتێکی ژنا ئەو نسبە استعدادی بەشەرە لە بینی ژنوێلا کوژیاسە و بۆ خۆی جامعە لە نسبێ لە مەغزێنی خۆی مەحروم بوو. ئیساکە هێمەیەژین هاوسەر ئیتر هاوسەر یعنی ڕێکی یەک پیاەک لە هەر کوێی ئاسمان ئاوێ لە هەر کوێی زەوی ئاوێ هەر مەقامێکی علمی و قودرەتی و سروەتی بێت وەختێ چووە دەری ماڵێک ژنی خواست نییە لە کوردەواریە تۆ دەستماچ بکەیت و ئەو نەیکا یا ئەو دەستماچ بکە و تۆ دەستماچ نەکەیت. هەر قەوڵ دریا هاتنە ئەم دێوتیان براکارمان ڕێکیاتێژن دێ هەڵسم دەستی یەکتری ماچکەن ئەشێ هەروە تۆ دەستی بابەی بووکەکە ماچەکەی بابەی بووکەش دەستی تۆ ماچکە. یعنی ئەگەر مامەڵەت دوو تەرەفە هەردوو لا ڕازینەوە تمەنێ ناژی هیچ کەسیش ناچوە ژن بخوازێ بەوە تەڵاقی بووە. پس لێژە هاوسەری دائم یعنی ئیتر تەواو دائمە لە عمری ئێوە بوونە هاوڕیش بوونە هاوقسە بوونە هاوسەر و بوونە هاو خێر و هاوشەر. ئیتر هەردوو نەفەر هاوسەر و نەزانن خێر بگێن نێکتری ئەوە هاوشەر وانییە ئەمیان شەڕ بوێنێ ئەویان شەڕ نوێنێ ئەگەر وەیە کۆنێژنێکێ دەستێکێکی ورتو وتی بەخوا دەست بەرنام تا دەوری دنیا و پێنەوە وتی دەی چ حونەرێکە دوایە شەخۆی چوو بێ وەیە کۆڕێ. ئەگەر پیاوژنێک بوونە هاوسەر ئەگەر توانیان سەری یەکتری بەرزکەنەوە خاست ئەنا هاوشەڕن و تەوا هیچ کامیان خێر نایەن لەم شتێ. ئیمشەو گەرەکمانە ئاینی هەمسەرداری بێژین لەم بەحسیەما ژن پیایی ناقص نییە. ژن کامل کنندەی پیا و پیا کامل کنندەی ژنە بە عەقیدەی بەندە وەکی پوڵێک ئەم دێوەکەی ئەگەر خەتە ئەو دێوەکەی شێر ناوێت پوڵەکە دێوێکی کەمێت یا دێوێکی زیاوێت چون ئیتر وەختە شکلی منەزەمی پوڵەکە ئەشێوێت. ئیتر تێمەناوی بەحسەکەمان ئاینی هەمسەرداری و لەم زەمینەوە سعیەکەم شتانێکە قەبلەن وتیاوە لە بەحسێلی ترا لە دخاڵەتا لە تەسهیلی ئزدواجە لە شتانی ترا هەست ئیشارەیان پێ بکەم نەیانێژم. ئاینی هەمسەرداری وەکو ئاینی باغداری ساتە باغداری نوع شغلە مردم زندگی پێکەن زەمبورداری نوع شغلە مردم زندگی پێکەن کەسێکە هەنگ خێوەکە ئەگەر ئاینی زەمبورداری نەزانێ هەنگوێنەکەی کەمەوێ هەنگەکەی پورەکەی لە دەست دەرەچوە ناتوانێت بەچی لێبووری. ئەوانە وا هەنگیان هەست و هەنگ خێوەکەن مەخسووسەن نیساتە هەنگداری زەمبورداری بووەتە علم و ئەم علمە ئامۆزشی هەست کتێوی هەست ئەمە مەلەکەس ئەوە کاریێرە ئەگەر مەلەکە مرد چۆن مەلەکەیەکی تر دروستکەین ئەگەر هەنگوێنی فرایان کرد چۆن کەنوەکەیان تەبەقێتر لێ بووین بەشکەم هەنگوێنی فرەتر بکەن چۆنیان پێ بکەین غەزایان بێڵینەوە لە کام گوڵ بخۆن و ڕۆژێ لە بەرادەرەیان پرسی لە سەحنە چوین سنووقی هەنگ بسێنین بۆ ڕەفیقێکمان هەنگداری هەست سەنعەتی هەنگم لێ پرسی ئەوی ئێمە ئیسا هەنگوێنمان هەست مەنی 45,000 تمەنێ. ئەسان هەنگوێنەکان فەرقەکەن هەنگوێنی وێنجەمان هەست هەنگوێنی گوڵی بابوونەمان هەست هەنگوێنی شەوەرمان هەست وتم دێ ئەمانە چۆن وتی زەردەواڵەکە هەنگەکە لەکوێ بلەوەڕێ لەکوێ شیرە جەمکە هەنگوێنەکەی وێتە ئەو قیمەتی فەرقەکە مەسا هەنگوێنی کەما و هەنگوێنی لۆ فرە فەرقی هەستێکی هەنگوێنی گوڵە بەرە ڕۆژە یا ڕۆزگار فەرسە.
پس کەسێکە گەرەکێ زەمبورداری بکە ئەشێ بزانێ قیمەتی هەنگوێنەکەی گەرەکێ چەندێکوێت لە ڕووی قیمەتێکە بۆ هەنگوێنەکە تاعینێکە هەنگەکەی هەڵبورێ بیوە بۆ وڵاتێکە لە وەڕی ئەو هەنگە هەست ئەمێژن پێ ئاینی زەمبورداری ئەشێ بزانی چۆن خۆیان بکەی چۆن بەچیان لێبوری چۆن سنووقەکەیان کەم و زیاد بکەی کەی بیوەسی و کەی بازیکەی بازێکی چی فێڵیان پێکە شەکەرە کاتە ئەوە یا پێیان هەنگوێنی شەکەریشمانە منێ 12,000 من گرانیچ ئەگەر گەرەک توێت هەمسەرداری بکەی تر وەختێژن هەمسەرداری منزورمانەوە نییە پیاژن وە خێو بکە یا ژن پیاوە خێو بکە منزورمانەوەسە تۆ هاوڕەفیقەکەی خۆ هاوسەرەکەەوە خێو بکەی تا نەویتە هاوشەڕ هەمسەرداری ئیتر بۆ هەردوو لایەژینی وانە ئێستا مخاتەبی من پیاوێت یا مخاتەبی من ژنوێت مخاتەبی من هەر ئینسانێکە ڕۆژێ هاوسەرێک پێیاکات بۆ هاوسەرداری ئەخلاقێک مانگەرەکە و مەهارەتێک مانگەرەکە چون هەر حرفەیەک هەر شغلێک هەر کارێک بەشەر تێبووە ئەم دوو ویژەگیە گەرەکەی ناوێت بەشەرێک مکانیکی ماشین وێت فقط مەهارەتی مکانیکی بێ ئەخلاقی مکانیکی نەوێت ئێوە حەزەکەن بیوەنە لای کەسێک ماشینەکەتان دروست خاسەکاتەوە لە درۆتان پێکە و پوڵی زیاتان بێسێنی ئەخلاقی تعمیری نییە یا کەسێک ئەخلاقی هەست ڕێک و پێک شتەکە ڕاستەکات وەلێ مەهارەتی نییە ماشینەکە بۆ تعمیرەکە و درۆژ ناگایێ 20 کە ڕەدەم پێچمە باز کرد و بەسم و ئاخرەکەی شانسی بەستم وەلێ گەن تعمیرێکات پس هەر کەسێک گەرەکێ لە حرفەیەکە قەیوێت حەدیقە لەشێ دوو شتێ و حرفەیە بێ ئەخلاقی حرفەکەی بێ مەهارەتی حرفەکەی بێ ئەخلاقی ژن وە خوێکردنی بێت شوو وە خوێکردنی بێت مەهارەتی ژن وە خوێکردن و پیاوە خوێکردنی بێت ئەگەر ئەمێنەوێت ناتوانێ واردی حەوزەی هەمسەرداری بێت و ئەو بەحسەی ئەمەیەکەین بگەێنین نەتیجەتێکیە بەحسەکەی ئەمەی مشە و سەعیە لەسەر ئەم شتەکە ئامەکە واجدی ئەخلاق و مەهارەت بکەین ئەگەر نێسی بتوانین ایجادی بکەین ئەگەر نە ڕێگەی پێشان بێت ئەوەڵین چێت ئەشە تەفاوتەکانی ژن و پیا بزانین بۆچی وتمان مکەمل یەکتر ناوێت دوو چت لە یەک جنس یەکتری تەکمیلکەن ئەشەیەکێکیان نەقسێکی بێت ئەوە کە کامڵێکە ئەوەکەیان قدرەتێکی بێت ئەمەکەی پێ دەرمان بکە بۆ ئەوە تەفاوتێلی ژن و پیا بێژم دوو سێ دانە تەفاوتی وردیان هێژم و ئیتر باقیەکەی تێڵم هەرکێ دڵی پێوە بچوە کتێوی مەردهای زەنهای ونووسی و مەردهای مڕیخیە تەفاوتێلی دوو جنس خوێنێت ئەوەڵ لە ڕەنگە ئەگەر ئیساتە من بچم لیباسێ بۆ کەیوانۆم بسێنم ئەچمان بازاڕە ڕێم بزانم کام ڕەنگ قاوەییە سرمەییە تاریکە ڕەشە ئەم ڕەنگێ بۆ انتخاب بکەم ئەگەر ئەویش بڕوا چەخۆڕانێکێ بۆ من بسێنێ ڕێ بزانێ کامە زەردە سوورەتیە کەوەی کاڵە من لیباسەکەی ئەو بکەمە بەرم گشتان کەنیندان تێ ئەو لیباسەکەی من بکاتە بەری گشتیان ئامە چییە باوکو نەمردەمە چێکیتە بەر لە جنسە ئەو بڕوا چەخۆڕانێکێ بۆ من بسێنێ ڕێح نازکترین و حەریرترین و لەتیفترین شەواڵە سێنێ بۆ من ممکنە کرپ و نازانم چی و چی هەر بیکەمە لێم لایلیک شتێک کەنینی وێ ئەمە چێ لە پێت منیش بڕۆم بۆ بسێنم فاسۆن و مقدەم و نازانم ئێران بەرەک و ئالەم جرشتانە کە ئەویش هەر نایکاتە بەری دێ ئەمە تەفاوتی سەلیقەمانە لەخواوە دێ ئەم تەفاوتی سەلیقە هەست من وەم سەلیقە لیباسە سێنم وا خەریکم لە ئاسمێریا کارەکەم ئەویش بۆ سەلیقە لیباسە سێنێ وا مناڵێکی پێسناسکە دێتە باوەشە و قەدارە مەمکەی پێبات لیباسی زوری ئەو بۆ مناڵە خێوکردن ناشێ و لیباسی ناسکی ئەو بیکەنەبەری من بۆ ئاسمێری ناشێ پس ئەم تەفاوتانە تەکمیلکەری یەکترین وەلەکانە ئەگەر گەرەک توێ سەلیقەی خۆی تەحمیل بکەوە شەڕ دروستەکە هاوسەریەوێتە هاوشەڕ تەفاوتێکی تری ژن و پیا وا لە تەوانە مەسەڵەن پیاەک ئاوا ئەنەوێت لە 100 کیلو ئاسن هەڵی وەڕێواتە بانی سەر و قەرە زنگی خۆی چێواتەوە وەلێ 5 کیلو تەماتە لە بازار ڕاستێنە ئێنە دەستیوە تەکی ژنەکەی دوکان و دوکان تێنەوە جا ژن وەختی ئەچواتە بازار تەحقیقەکە پیا و تەواویەکە ئەم چە تەفاوتێکی ژن و پیاوە ژن دوکان و دوکان و قژبن و قژبن حەزەکە بزانێت چی واتیا پیاویش پەلەیەسی زوو ئاخر دوکان دوای بێ بڕواتەوە بۆمە پیاکە 3 کیلو تەماتە واوە دەستی و ژنەکەیش مناڵێکی 25 کیلویی واوە باوەشیوە پیاکە هەر تەماتەکەی رێتم دەستەکەی ناتەوە دەستەکەی و باوکە ڕۆ برا ڕۆ باڵم شکیا پشتم شکیا چێتەوە هەڵا ژێژە شەکەتم ژنەکە 25 کیلو مناڵە باوەشیوە دەرقەنەوە ژن قدرەتی ماهیچەیی کەمە پیا قدرەتی ماهیچەیی فرەز ژن استقامەتی ماهیچەیی هەست پیا استقامەتی ماهیچەیی
یعنی ژنێک دەتوانێت قازانی ئاو بناتە بانی سەریەوە ژنی قەدیمی کوردی خۆمان یا کونەیەکی وە کۆڵەوە و 2 سەعاتیش قسەی کرێ پێیە دەبێ ئاوەی وەدەچیوە گیرەکەوە دەچوە پێیە دەتوانێت گاوەستنی تەراتور هەڵبڕێ بیناتە پاڵی تەراتورەکەی تر تەراتورەکە نێڵێ بۆ لای گاوەستنەکە وەلێ ناتوانێت ئەو کارە بکە ئەمە تەفاوتی ژن و پیا داخل قرارە ژنێک مناڵەکەی و کۆڵی وێت تا ئێوارە خۆ هەمیشە ئەم وەزعیەتە نەوە وا ژن ئیساتە هەتی تەفاوتێکی تر ژن دڵە و پیا مەغزە یا ژن پیا مەغزی ماڵە ژن قەلبی ماڵە من نازانم مەغز مهمە یا قەلب چون مەغز نەوێت هەر ئەمرین قەلب نەوێت هەر ئەمر وەلێ ئەزانم مەغز و قەلب وە یەکۆ کارەکە ژن هەرە ڕەحمە پیا هەرە عەقڵە نین که بێژین ژنی تر عەقڵی نییە و پیاژی تر ڕەحمی نییە وەلێ غەلەبەی ئەم دوانە ها لە ئەمانەوە عەقڵ وەسیلەی عەداڵەتە و ڕەحم وەسیلەی مراقبەت پس ژن کارێ چواتە حەوزەی مراقبەت بێشتر پیا کارێ چواتە حەوزەی جەنگ و دەعوا و عەداڵەت بێشتر ئەمە تەفاوتی ساختاری فکری و عاتفی ئەمانەت پیا فرەتر چاوە ژن فرەتر گوێچکە هەر پیاە گەرەکی ژنە گەرەکی پیاکەی جۆرەی پێ بکەوە بەرچاوی پیاکەیەوە تاوس خۆی بڕازێنێتەوە و ناز و عیشۆ بکە پیاکەی ورتێتەوە هەر پیاکیش گەرەکی ژنەکەی گۆڵ بووە یا واقعەن محەبەتی پێ بکە لە ڕێی گوێچکەوە ژن وە چاو حاڵی نایە وە گوێچکە 4-5 قسەی خۆشی بۆ بکەتەوە ئەمە تەفاوتگەلی ژن و پیاوە کەسێک ئەم تەفاوتێ لە نەزانێت ناتوانێت تفاهم دروست کات چون تفاهم غیر تشابه وانیه دو نفر شبیه یکون تا تفاهمیان بد اصلا معنای تفاهم اما دو نفر تفاوتیان بیو یکو ولی وم تفاوت ولو یکتری درک کن پیاو بزانه ژن واسه ژنیش بزانه پیاو واسه پیاو لچاوی ژنو تماشای دنیا بکا و رتوانه پیاوتێکی تقاب کا ژنیش لچاوی پیاو تماشای دنیا بکا و رتوانه پیاوتێکی تقاب اما ژن پی تفاهم شبیه یکبوون نییە تفاهم استفادەکردنە لە نقاتی قوت بۆ کۆمەک بە یەکتری و پوششی نقاتی ضعفی یەکتری ئیتر بە ئەم تەوزیحاتە سادەترین تعریف بەر لەوە بێم بۆ مزەوت خانمێک ئەم پرسی لە دووسێ ژنوە دەورماونتم من گەرەکمە تەفاوتی ژن و پیاو بێژم هێوەیە ژن پیاو چۆنە و ژن چۆنە بێژنی بۆم تا بێژمی هەر کتێو آخر کەماشێ بعضی وەخت لە خەڵک بپرسی وتی پیاو وەسە وەزەق و ژن وەسە قڕاقە سەودەکە پس ئەگەر هەر فرە ناز کن ئەس قەزازی شناسی چایە و من هەرکیان سکێرکیانم بڕیوێت ماژام کردوێ پیا وەسە وەزاق یعنی قڕواقە زوورەکان یاڕوانی ژێری بەردووە نایەن بۆ دەوری ئاومەر بۆ بەچکەکردن ژنیش وەسە قڕواقە سەوزەکان منیش وەختێ فکرم کردوە چی ئەو ڕاستەکە یەژی فاسۆنی و ئەمیش یەژی حەریرە ئیتر ئەم وەسفەوە تێنە ناوی ئەنواعی ئەزدواج هێمەوە زانە هەر پیا و ژنێوانە ماڵی کازنەیەکەن ئیتر هەمسەردارییان بڵێ من چواردانە لە ئەزدواجە غەڵەتەکان ێژم و دنکە لە دروستەکان ئیتر ئەچمە ناوی ئەسڵی مەطلبەکە بعضی لە ئەزدواجەکان سازش و تەسلیمە ئەم دوانە وان وەیە کۆیتر مەجبورن ئەم تەکی ئەوە سازیەوە شتێکی ئەما وەلێ واقعەن عنصری ئەسڵی لەزەت لەم ماڵەوە نییە تەکامڵ لەم ماڵەوە نییە باشترە وەسە شتێک لە بەرا بێژم ئەسڵ بۆچی زەماوە نەکەین ژن بۆچی شوەکات پیا بۆچی ژنەخوازێت فەلسەفەکانی فرەت لە بەحثێلی ئەزدواجە فرەوتومانە لە ڕایەک و دوانێکیان ێژن یەکێکیان بۆ وەسە ئەم پیاوە ئەم ژنە لە دوای بلوغکە چرۆیەک لە وجودیا داورتیاوە شوێنی جنسی مکەملە ئەڕێ و دڵی هاتیەوە هاوسەرێک پیا بکات بگێتە ئارامش یەکێک پیا بکات بێژێ ئەمە هینی منە و منیش هینی ئەوم و سەنەدی سەبتی دەکەن و ئیسمی یەکتری وەختی ئەمێ پیاکە دەگێتە ئارامش پس هەدەفی ئەوەڵی ئەزدواج گەین بە ئارامش هدفی دوم ارزای ئەو نیازەسەوە ئارامشەکە بۆی گەرەکە ارزای نیازی جنسی یەکێ لە گەورەترین مشکلاتی ئەزدواجەلی منتقەیمە لە بەحثی تەلاقە لە بەحثی حجابە لە خزمەتەنە عەرزم کردوێ ئەمەسە مردم ارزای نیازی جنسیان کە قەرارە لە ئەزدواجە ڕخبووە بەڵەو نیەن ارزای بکەن ئەوێتە ئاژاوە چون ئەوە تابۆس و ئینسان ڕووی نێبێژێتی لەسەری ئەوە ناڕازین وەلێ دەکەن لە مناڵ دەکەن لە گوێرەکە دەکەن لە دەرگا جمێنە هەنە هاوسێ جمێنە هەنە هاوماڵ شەڕەکەەوە نەجێترێژێ وە کەر ناوێرم وە کۆپان شێر یا کوردی خۆمان ێژن کەر لەکوێ کەوتەوە کونە لەکوێ دڕیا باسی شتێتر لێرانە شەڕەکەی بەرپا بوو من لێرانە نقطەیەکی سادێژم وەلێ لە وەختی خۆیان ئەگەر گەین پێی فرسەت بوو ئەویش ێژم ڕاستی پیا و ژنێکە لە ڕۆژە حەد یەکسەری بێ احترامیەکەن یەکتری شەو وەختێک کەس نامێنێ و غەریزەکە فرسەتی بۆ فەرامێت چۆن ئینتزاریانە تەرەف وەڕووی خۆشەوە بێت تەن بات وە کەسێکە ڕۆژ بێ احترامی پێ کرد ئەگەر تەنیش بات لەزەت ناوات
هەر گەرەکێ لە ملی بێتەوە و چون لەم شتە لەزەت ناوات و ئەم شتی چێ ئەمان گەرەکیانە لە خەڵوەتترین و مەحرەمانەترین زمانی عمریانە یا زمانی شەوانە ڕۆژیانە ئیستفادەی لێ بکەن ئەوێتە کوفتیان ئەوێتە شەڕێک تا ڕۆژی دوایین تا وەختی دوایین عقدەت وا لە دڵیانە و یەکەڵی پێوەڕێن ئەگەر گەرەکتە و لەحزەتە خۆشوێ لە لەحزەوێلی ڕۆژە لە بەردەستی خەڵکە و باشترین زوان و بهترین احترام و خۆشترین قسەتێکی تەرەفەکە تا قسە بکە تا ئەگەر لەو سەعاتی چاوان مەیلینەوە ڕووی نەوێت جواب بکە هێمە ئەم کارانە ناکەین بۆ خۆی ئەو گێچەڵە لەولاوە خۆمیا ئەو گێچەڵە لەولاوە خۆمیا شەڕی لە جەیەکی ترا خۆی ئیشانە ئەوڵین ئەزدواجتمان ئەزدواجەکە لەسەری سازش و تەسلیم ناحمێنە لە مەجبور بوو ێجە کورە باوەڕوم نەچوە تازە قەی ناکا ئەم گڕۆژێ شو ناکا با من تەکیم ئاماز نەی بکەم یا گڕۆژێ ژن ناخوازی هانەژێری سەختێکی چاو وەزانە خەریکن یەکتری ژۆخرەکەن وەلێ هەدەفی ئەزدواج کە ئارامش و پێی نەگەین کە ئەرزا و پێی نەگەین هەدەفێکی تری ئەزدواج وەسە لیباسی یەکتریوین لیباسەشە کوڵ نەوێت شۆڕ نەوێت تەنگ نەوێت دڕیاو نەوێت چڵکن نەوێت کۆنە نەوێت ئەر چڵکن و بیشۆری ئەگەر کۆنە بوو تازەی کەیتۆ تازەکردن بە معنایەوە نییە ژنێتر بخوازی یا شوێکی تر بکەیت ئەشێوە ئەخلاق و قسەی خۆش و یاداوەری خاترات تازەی کەیتۆ و محەبەت و یەکتری تازەی کەیتۆ دەیتەرە چون سازشی کردیەوە ێژێ بادەنگماندە نێ غەیبەتەکەی گڕۆژە لە ناوی خەڵکا وتی وتیەکاتینی چێنیەوەسە لێراوە نەیزانی هەمسەرداری بکات مشکڵێکی تر لە ئەزدواجاوەسە و تحقیرت کاورای گیرداوە ئەو نە تەمەسخوری دێکرێەوە نە تحقیری کرێی تر ذاتی نییە بوزە بکات یا ژنەکە زەلیل بۆ یا پیاوەکە وەلێ پڕی دڵیە لە عقدە و لە کینە ئەم ژن و پیاوە یەک و زندگیەکەن وەلێ لەزەت ناوەن لە ژێری ئەم سەقفاوانەیەک نەوعی چوارەمە مەسەکە وتحكم والزور حتى وكتير تكاكا يجب بولم دا في الجيب يكر يجب من دو كرناتهم بمالي بابيتو يتوبوا دفعيناي بمالي هميشه محاكمه وداوريه ويكك ابزيت ويكك موفقه ام زندگی چه مجبورن چارەیەک نیە ئەنا ئەمە لەزەت بردن لە زندگی نییە یەکێکی تر لەو زندگیە لە سەردەرگمی اختشاشە خۆی چی نازانێت کەی تەلاقەسێنێ ژێ بەخوا نازانم هەر ئێم ڕۆژە وسمە هەر ێژم خاسەوێت خاز نایە و نازانم بەخوا من نەزانم تەکێم پیا یا تەکێم ژنا تا ئاخر و یەک وەزنەی ناکەی بەرنامەیەکیان نییە بۆ زندگیان نازانن چی بکەن ئەمە چوار نوع زندگیەکە ئایستا لە ژێری سەقفە لێم شارەوە پیاوژنێک و یەک وە زندگیەکەن وەزانە زندگیەکەن وەلەکانە ئەهدافی ئەزدواج ئارامش ئەرزا عەفەت پاکدامەنی لیباسی یەکتربوون ڕشتکردن زیادکردن فەرزەندی ساڵح تەولیدکردنی تیانی پس هەمسەرداریمان گەرەکە تا بگەینە ئەو هەدەفانە فەقەت ئەم ژنی خواستی شووی کرد ناگێتە ئەم شتانە لەوە دوا مهمە ژن خواستن سەخت نییە ژن تەلاقداین سەختە لە بەحثی تەلاقە کە دوو جەلسەوە لە خزمەتتان ناوتومە وەختێکانە نەزانی هەمسەرداری پێگەیتە تەلاق و ڕیشەرمی 4-5 پیاوە تایفەیەک دوو تایفۆ کردە قەوم ئیساتە و شەڕ و نەزانینی دوو هاوشەڕ دوو تایفۆ کردێتە دژم خفتێنە مەهارەتێلی هەمسەرداری و تەوزیحی ئولگوی دروستی هەمسەرداری لە ئولگوی دروستی هەمسەرداریە دوو دانە معیار یا دوو دانە خەتی فکریمانە دوو دانە خاڵ هەست ئەشێ تەوەجوی پێ بکەین ئەوڵەکەیان ئەمەسە ئەم دوو نەفەرە وەختێکانە زندگیەکەن وەیەکۆ دانانشن بێتەوەجو هەر ڕۆژەکان دوابێن هەمیشە ئەرزشیابی خۆیان نەکەن ئایا ئەو هەدەفە من لە ئەزدواج بووم ئەگەیم پێی دوورەکەومە لێی نێزیکەومە پێی هەروە وێستیام ڕشتەکەم یا یەکێک خەریکم ڕشتەکەم هەمیشە خەریکن ئەرزشیابی خۆیان لەبەرە لەولا تەرەفەکەیانەکەن تماشا ژن خواستن دوو شەرتیە یەکێ خۆی شوویەکی خاصی دوو ژنەکە ژنێکی خاصێت ئەنا ناکرێوەیە لای خاصوێت و کارەکە ڕێک و پێک دوای بێت پس لە ئەرزشیابیەکە لەبەرا خۆ ئەرزشیابیەکەی بۆ بوویتە ئینسانێکی خاص لەولا هاوسەرەکە ئەرزشیابیەکەی دووەم گەرەکتە چی بکەی بۆچی ژن خواستێت مەسەڵەن ئێوە تەسەوری بکەن کەشتێک لە ناوی دەریاوە بێ ئەوە خۆتان زانن دەریا نە تاپڵۆی هەست نە کەژیە هیچی نییە خاوەنەکەی نازانێ بەرەو کوێ چووە نەقوت نایە نە شتێک ئەوەر بایە هەڵبکە ئەم با خاسە بۆیان یاخراوە بووی خۆیان نازانن ممکنە بەرەو ناوە ڕاستی دەریا بیانەوە ممکنە بەرەو وشکی بیانێنی پیاوژنێکە هەنۆز نازانن هەدەفیان لە ئەزدواج چیەوە یەک و گەرەکیانە بگەێنە کوێ من نازانم کارکردن و شتیان و نەفعیانە یاوە زەرەریان ئەشێ ئەم شتە بۆ خۆیان تەعین بکەن تا بتوانن هەمسەرداری بکەن ئیتر تێمە ناوی هەمسەرداری و چەند فاکتور لە هەمسەرداریە باز دەکەم یەژمی لە ئاخری چۆ غەڵەتگەلێکە ژن و شو ئاوە گژیەکە ناویانەوەم لە ئەوڵی ئەوڵ ئەشە یەکتری بناسیت هەرکێ گەرەکوێ لە شتێ استفادە بکە شتەکە بناسیت
یەکێک گەرەکێکی بۆ شارە بڕوا ئەشێ ترمیناڵەکەی بەڵەوێت، یەکێک گەرەکێکی لە وەسیلەیە استفادە بکات ئەشێ دەستوری استفادەکەی بەڵەوێت، یەکێک گەرەکی وێتەکی کەسێکا زندگی بکات ئەشێ خولق و فکر و تەوان و زەعف و قدرەتی تەرەفی مقابڵی بناسێت، یعنی یەکتری بناسین و احترامی چی ئەم شتە ئەمە نەدۆزینەوە بۆ عەزیەتی بکەین. ڕۆژێک ڕەفیقێکم مەساڵی شتێکێدا ئەوی پیاەکی پختە کوڕێکی جوان مەسەڵ مناڵێکی شەشمانگانی پختەوە وەکو بەرخەساو هەست ڕووتی کەرە و تەمیز گشتیانی تەمیزە و چەرمە ئەگەر زەخمێکی پێوێ مێشێک لە دوورە بۆ ئەوەڵین جێیەکە تێت ئەجوان شێتەبانی مێشک شێتەبانی زەخمەکە ئاخر خوڵقی ئەو مێشە محەبەت نییە ئازارە تۆشە شناختەکە بۆ نێ مستەقیم بڕۆی زەخمەکەی چکوڵ پێ بووی بۆیەتە بزانی کوێی قەشەنگە کوێی خۆشە کوێی ئینسانیە کام قسە ڕێکێتی چی ئەیکەنێنێت چی گریانی لێ دوورەکات و ئەمێ بۆ بکەیت. ئەمە ئادابەکێتی. ئەوەڵ یەکتری بناسین یەکتریمان ناسی تۆم ژنتە ناسیە چی خواستتە دڵ پێوە نەخواستەیە ئەم پیاوەتە قبول کرێ شوو پێکرێت دڵ پێوە نەخواستەیە شوو پێ نەکردایەت قبول نەکردایەت ئیسا کە بوونەتە هاوسەر ئەوەڵین چت ئەشێ ئەم تەرەفە هەروە بپەرزێتی تازە مەینی تۆس ڕێ نییە نازانم چ پێ بکە کەسێکە شتێکی هەست و دڵی پێ خۆش نییە زندگی چی تاڵەوێت دوای وە حالەتەکتا ئەگەر دڵی چی پێ خۆش نەوێت گرفتارەوێت ئەحساس ئەفکار ڕەفتارمان وتێ وەختی ئەحساسەکە ئەم شتە گەنە فکری چی خراوەوێت ڕەفتاری چی خراوێت و چرخەیەکی منفی دروستەکە خراوتر و خراوتر و خراوترەوێت ژنەکە یا پیاکە هەر چۆنێ هەست هەروە قبوڵی تا فعلا بتوانی شروع بکەیت. من ئەگەر ئیساگەرێکمە بڕۆمەدەر ئەگەر هەر ئاواینە و ئەم وەزعێتەوە خۆم قبول نەکەم ئەشێ لەبەرە سەعاتها کار بکەم تا خۆم ئامادەی چوونە دەربکەم. تۆ دوای وەژنو ئەم پیاوە ئەم ژنتە قبول کرێتێکی یا زندگی بکە ئیسا هەروە قبوڵی کە بە ئەحترام و نە بە تەحقیر و نە بە تەوهین و ئەم ژنە ئەگەر کوێرە ئەگەر کەڕە ئەم پیاوە ئەگەر ناتەوانە بێکارە فعلا هەروە قبوڵی ئەمە شەرتی ئەوەڵی هەم سەرداری. شەرتی دووەم ئەم ئامە هەرچێ بێت بازێکی خاسە. ئێژن ڕۆژێک حەزرەتی عیسا وەتەکی جەمعێکە ڕۆون قشقاڕەیە کەوتوێ ێژن یاسەیەکە تۆپیێژن ئەح چەنێ گەنە و چەنێ خراوە ێژێ برا بۆ ناڕەحەت نەم قشقاڕە هە ناوی چاوی چەرمە خۆ هێوە ێژن کشتی ڕەشە کشتی ڕەش نییە ناوی چاوی چەرمە یا ئەم سەها دیانەکانی چەنێ پختە و ڕق و قەشەنە یا ێژن وازانم یەکێکتر لە گەورەوە لە ڕۆژێک تەکی جەمعێکە لە کناری فازڵاوێک و ڕۆون گشتیان لوتیانەورن و دەستەکەنە قیز و بێزکردن و حاڵەتێکی عجیب و غەریب لە خۆیان دەرتێرن و یەژی تا ئیساتە هیچ کامێن وە دەستشۆیی نەچوون یعنی جۆرێک ڕەفتارەکەن ئەویش دەچوالی وایەسێ و گەورەکیان وێسیا کشتیان خەجاڵەتێکیشن تێنە دوایژنەوە قوربان بۆ وێسیا یێژێ ئەم نجاسات و مەدفوعاتە دەرمەوردیەوە خەریکن قسەکەن یەکیان ێژێ من هەنگوێن وم یەکیان ێژێ من هەرمێوم یەکیان ێژێ من هەنجیرم یەکیان ێژێ من گۆشتی فلانم یەکیان ێژێ من فلانم یەکیان ێژێ منیان وە قیمەتی فلان سند یەکیان ێژێ کاورا تا سەندی فرە زۆری کرد نازانم چیمان لێ قۆمیاوە سەعاتێتەکی هێواوی نیساوای نەقیدمان لێکەن و هێوە ئەو نەخراون ئێمە تەکتاناوین ئەومانە لێ بقۆمی یعنی ئەگەر باش تماشای گشتێ بکەی گشتێک خاسێکی واتیە هەروە و جۆرە قبوڵی کە جا ئەگەر قەرارە تماشای بکەی تماشای خاسیەکانی وەختێ تماشای خاسیەکانی کرد چی ئەو شتە قبوڵ کرێ عەزیزەوێت چی ئەو شتە قبوڵ کرێ ئەرزش پێیاکات چی ئەو شتە قبوڵ کرێ خۆشەویستەوێت چی ئەرزشمەندی عەزیزی خۆشەویست جا ئارامی تر حەزەکاتەکیاوێت شروع ئەوێت محەبەت و یەکتری کردن لەولا نێزیکی دنیای دەرونی یەکتری بوونەوە ئەم دنیای دەری منە مەسێ هێوەی وێنن دنیای دەرونی منتان خەوەر لێ نییە لە دەرونی منە بازێ وەخت ئاشوبە بازێ وەخت خەڵک خەریکەکەنن لە دەرونی منە گریانە بازێ وەخت خەڵک خەریکەکەن لە دەرونی منە زەماوەنە نێزیکی دەرونی شووەکە و یا ژنەکە وەرە بزانە چییە شەرتی نێزیک بوونەوە دەرونی ئەشخاص ڕازداریە تا بتوانێت دەرونی بناتە بەری دەست تۆ یەکە قسەیەکەن وەلاتە وتی وتی حەفت گەڕەکی پێگەڕێنی و حەفت خوێنی پێنەی تۆ چۆن نەتوانی نێزێکی دەرونی شووەکە و یا ژنەکە بوویتەوە چۆن نەتوانی وەختێ ئەو قسەیەکتەکە بە عنوانی مەشورەت سوحائیەی و ناوی چاویە ئەمنیەتی ڕعایەت بکەیت مەشورەتی کردتەکتا ڕازی دڵی خۆی وت بۆەوە نێزیک و بێتەوە یا کۆمەک لێ داوا بکە پس شەرتی دووەم شەرتی سێوەم بۆ نێزیک بوونەوە ڕازداری و هەمدڵی و هەمکاری خب ئەمە بۆ ناسینی یەکتریتر بۆ فرەت بەڵاونێتەوە من هەر سەرە نەخەکانم لەو دوای ئەحترام و خاستەی یەکتری
من بۆچی ژنم خواست بۆ کامل بووم یعنی بەعزە چت نەمەتوانی خۆم وەدەستی بێرم ئەو بۆ شوی کرد و بەعزە چت لە تەرەفی منەوە شامڵی حاڵی ئەو بێت خاستەیەلێکی بوو نیازەلێکی بوو ئەوانە چۆن وەدەستێت ئەوەڵین دانەکەی ئەمەسە بزانێت تۆ احترامی هەست من چۆن نەزانم تۆ من خۆشەرەکە لە دراکەوە چمە دەر کەوشەکانم بۆ دانی وەختێ تینومە لێوانی ئاو تێرێنێتە بەری دەست بەدرەقەکردنی یەکتری ڕەوانەکردنی یەکتری چوونەپیری یەکتری و ئەمە محەبەت تێرێت من ڕۆژێک لە ڕوانسەدا وەرزان دەخێتر گەڕاندی مەسە فرە کورتەی گەڕێنمەوە تەکی کەیوانۆمەوە مناڵێکمان بوو تازە هەنۆز ئاغای ڕەنگێکی خاز نەزانی داوای تۆپێکی کرد چوم تۆپەکە بسێنم بیەمە دەستی مناڵەکەوە کەیوانۆ وتی ئەم ڕەنگە منیشی تر لە قەڵی ئەوم کرد ڕەنگەکەم ئەوەز کرد و پیالیانەوەتیان کوڕە عەنێ و بێرە ناو ناشێ معالمی وتم بەڵێ وەڵام معالم یان دێ ئەمە بۆ واکەیتە هەر هێوە ئەم ژناندانەوە پێ کردوێ ئێمە زاتمان نییە بانگ لە کولەکەی تەڕابووین منیشی تر هیچم نەوت و داستانەکە توولانیە کورتێکەم و کورتی کوردی تر گشتی قەتەکەم منیشتم برا من ژنەکە تەلاقەوە مشایەتی هێوە دوانی ژنەکەی چم حاڵی و شۆخی هەستێکمە وتی منیش تەلاقەتێنە من ساڵەهای ساڵە وەتەمای دقەیەکی ئاواوێتیەوە پیاکانتیان خاڵەگیان ێمە نەمانزانی و من جاکەمە تەبعی شۆخیمە تم نەخێر قسەتانتان کردەوەی تر نەیخۆنەوە تیان کوڕە برا شۆخیمان کردوتم دەی باشە دوو سوعالدان لێ پرسم ئەگەر جوابتان داوا من تەلاقی نام پرسیم لیان چکارن ڕێکی وەزعیەتەکە سوعالمیان کرد یەکیان وتی من بزگیرم وتم باشە ئەگەر مێیەکی بێت مێکەوەی لە کەژۆ بزێ بەرخێکی بێت بەرخەکە ئەوێتە ملی مێکا یا خۆی تێتە باوەشە تێوێت وتی وەڵا خۆمێکەمە باوەشە وتم ناکەویتە بەری مێکەوەی ژۆ شوێنتابێ وتی بەڵێ وەڵا وتم دەی باشە تۆ شووی ئەم مێیتە بەرخەکە کوڕتە کە نیشتە چیتە چی وەڵاحی وتم دەی منەوە کوڕمە ئەویتە ژنمە ئەمیشە بەرخی خۆمە هاوا باشی چوو ئشکالێکی وتی نەوەڵا لەوە کەچیان پرسیم وتم ئەوە تۆ بڕۆی بۆ سەفەر تێکی کاورایەکە بوویتە هاو سەفەر سەندەلیەکی خاڵی بێ ئەو ڕەفیق توێت ڕەفیقێکی مەسەن دوو ڕۆژە سێ ڕۆژ وە یەکەون چوار ڕۆژ خۆی دانیشیت و گوێ نایەتە ئەو یا خۆڵکێکە وتی وەڵا خۆڵکێکە وتم مشتێ ئاجلی بێەوە تەنیای توکێ نیە بە شێوێکی لێ وتی وەڵا بە شێوێکی لێ من دەی منە من ڕەفیقمە قرارە قەوڵمدا مادام العمر هاوسەروین ئشکاڵی هەز ئەو تۆپە من گەرەکمە بیسێنم ئەوە نوێت ئەوە کوێوە ئەوێژێت وتی نەوەڵا من دەیتر بۆچی گەرەکتانە ئێمە لە یەکجیا بکەن تی برا نەمانزانیوە برا بەخوای ئەوە معلمە دیوانتان نایە جا وەختێکانەکتیا گەیوە باریکی و نەیتانی جواباتەوە شێ پێچێکی تێبا داستانێکم دەفعی بۆتان گەڕانێ سۆ ڕێویەک خۆی نێتوانی لە ئاوایە هیچ بکوژێت و قەرێ گور و شێر و چتی ئاورد وتی ئاوایەکم بەڵێ خاوانی نییە پڕیە لە کەڵێوا و ماڭا و گێست و بزن و مێوی بەرەلا بێن بچین هاوردنێکی لە زەوری ئاوایە قەرارە بڕۆن بۆ ڕاوقەرێ سەوێلی شکاریان ئاوردە و ڕاوچی کشتی تفەنگەوە دەستیوە وتیان ئەمە ئەوایەکە سوتیا وتی دەی تەکلیف وتی تەکلیف حش نێشە پێچکەینەوە وەختی بەلازە وەختێ تەکلیف نەما پێچەکەنەوە بگذڕێن لەوە ئیساتا چینە احترام بەخاستە بەدرەقەکردنی یەکتری باوەگیان ئەمە ڕەفیق نییە ئەمە ژنتە شووتە باوکی مناڵتە شەریکی خەیر و شەڕتە عەسای پیریتە یارمەتی دەرتە ئەوە تۆ چۆن مردم ڕەوانەکەی ئەم ڕەوانە ناکەی چۆن احترامی خەڵکەری احترامی ئەم ناوری چۆن احترامی ناوی و گەرەکتە گەورەی بنوێنیت و پیاوەتی بکاتە تۆ گەورەویت و ئەو پیاوەتی تەقا بکە چۆن بەخششی پێ ناکەیت و لوتفی پێ ناکەی گەرەکتە بەخشش و پێ بکە و لوتف و پێ بکە چۆن نەوێت عیبی ئێمە چییە چون مردم یەژن لە قەڵیان بکەن دەی ئەگەر ئیسا کولی عالەم بێژێت دوو هەفتەکە ئێوە یەژن هەفتەکە ئێوە هەر نایژن چوارەکە ئایسا شەوە تەواوی مردم دەستکەنەیەکا بێژن لە جوانڕای ئیسا ڕۆژە ئێوە باوەڕەکەن دەی ئەم قسە من کردم ئەگەر درۆست لە قەڵی ئەوانە بکەن وا ڕاستەکەن ئەگەر ڕاستە لە قەڵی ئەوانە مەکەن وا حاڵینەوە و زۆری خۆیچیانەکەن هێمە خێر و شەرمانتەکی ژن و مناڵمە نامێتەس هیچ کەسێک تەرجیحی نییەوە ملی ئەوانە مەگەر کەسێک لە ئەوان خاستر بێژی ڕەزایەتی یەکتری جەلب بکەین بعضێ وەخت ڕەزایەت وە گوزەشت جەلب بکرێ حەق هاوە دەستی ئەو دڵی تەنگە تۆ گوزەشت بکە تا ئەو ڕازی بیت ئەو ناتوانێت جبران بکاتەوە تۆ گوزەشت ڕازی بکە ئەسان حەقەکە ومەسێنەرەوە بعضێ وەخت حەقی خۆتی پێ بە بعضێ وەخت بزانە چی دڵواتیەوە ئەوێ بۆ بکە مێڵە بێژێتی گەورەی وا لەوانێڵی تەرەف دەستا بکێشی بەر لەوە دەستدا بکێشێت دەستی پڕکەی ئەنا ئەو دەستی داکێشا هەر ئەمە لە ئەحسانی چا سەبری دەوڵەمەند گەنە عەجەلەی گوایش گەنە گویا زوو دەستدا بکێشێ و دەوڵەمەندیش ئەو نەبێتێت تا ئەو دەستدا کێشێ تۆ ئەو نە زوو بیدا نەکێشە ئەمە خۆشە لە جەلبی ڕەزایەتە ئەگەر ژیری مێڵە بێژێتی تۆ لە بەرابیک
تەکی ژنەکەتا بۆرە ڕەفیق بازە شۆخی هەزەیەکە بازە قسەیەکە نازانم بۆچی ئەچین بۆ دەرتەکی ڕەفیقەکانمانە ئەهونە ئەکەنین تێنێن هۆڵکم بڕیار تێ تۆ چی نەکەنین و تێ هیچی نییە تەکی ژنەکەتە بۆچی تەکی ژنەکەتا کەنین نییە من وەشایەتی ڕەفیقەلێکم هانەرایچە بەعزێکیان لە مەحەلەی خۆمانە بەعزێ وەخت دائەنشتم تەکی پیاکانە ژنەکەم ڕەوم بێ وەرە دانیش ئەو ئاهاوچی قسە دوایە ها ئەمە برا قسەکەمان دوو قران ناژی ئەگەر ژنەکەی من بێسی هەوە ناتوانین بیکەن چون ئەم قسە من ئەیکەم و ئێوەمە لە ماڵاوێتە شەڕ ژنێنی مەحەلەکەیشمان بازی وەخت دانشن بەردێکی چەرمومە ئێوەم دایانم و دانشم تێیە ئەلبەتە مەحەلەی 3 ساڵ لەمەوبەرمان نیسا من وامە کلماشانە هامە ئاپارتمانە هاوماڵەکانیشم خاس ناناس وەختی لە جوانڕەوە بەردەکەم داناوە چوم لە بینیانە دانشتم ئەکەنین ویان ڕانی و یەکە و گشتیان سم و دم هیچیان نەوت ئەموو چی هەنوو دەی هیچی تر ئەموو دەی حەچیە قسەتان کرد تمەنێ نەژیا چون یەکێ لەمانە بێرێتەوە بۆ ماڵژنەکەم شەڕی تێبەرەوێ قسەیە بکەن پیاەکیش دانشت ئەرزشی کردنی بێ تەکی ژنەکەتا بۆرە ڕەفیق ئەگەر توانی قسەی لای ڕەفیقەکانی چ و لای ژنەکەی چ بکەی هەم ژنەکە ڕەفیقتە و هەم ڕەفیقەکانی چ ئەنا ئەگەر قسەی ئەوان لەلای ئەم بکەی ئەمووی لێ بێتەوە یا قسەی ئەمە لەلای ئەوان بکەی ئەوان بورنە بای ژێری ڕیش تۆ هەنوز هەدەفەکەت مشەخەص نەکردێ نازانی گەرەکتە چی بکەی بعض مناسبت هست لە زندگی ژن و شووە تەوەجویان پێ بکە مەسڵەن چووی بۆ سەفەر ئەزانی ژنەکەی تێتە پیری تۆ کورە بەخوا ژن فرە ڕەحەت ڕازێوێ یا پیاویش فرە ڕەحەت ڕازێوێ کافیە لە بیریاوی یەژێ ڕەفیقی ئەوە نییە لە لای یەکاوی لە بیری یەکاوی تۆ چوویتە سەفەر بۆمە لە بیری ژنەکەتاوی ئیشان بۆی لە بیریاوی وەختێ تێتۆ لە سەفەرا گوێوارەیە من بۆ کەیوانەی خۆم گوێوارەی مسینم سندێ تەڵای بووە مسینێکی چم سندێ بۆ خۆشی بەخوا وەرزانمە 500 من 4 ساڵ لەمەوبەر لە تارانە سندم هاوردومەسە بۆی هەر نەیچی کرێتە گوێوتی وەڵا ئەمە دیارە تۆ لە بیری مناوی خۆشحاڵ یا ئەو شتێکی سادەی بۆ من مەسەڵەن ڕۆژی معلم و سوح لە خۆڵزانم چی گوڵێکی داناوە تێسی ڕۆژی موارەکە دەی بەسمە پس معلم بوون بۆ ئەو ئەرزشی هەست و ئەمە شوەکەی معلمە بەسی پیاکە کاریگەرە لە دەرەوە تێتەوە و مناسبەتیەوە ئەم ئێمڕۆ کاری بۆ نەوە هاتێسۆ پیاڵەیە شەربەتاو بۆ بیەوە دەچوو چون پیاگەلێکە کاریگەرن شەکەترین ڕۆژیان ڕۆژێکەوە کاریان نەوەی چون دەستیان خاڵیە و ڕووزەردی لای ژن و بناڵەکەیانن ئەو ئێوارەوە کاریان بۆ پڵوا لە بەخڵێنە خۆیان دڵقەنیوەی شتێنەوە قسەی خۆشی شتێنەوە ئەم وەختێکانە دارەکەی بەرنەورێ شەکەتەوێت نەی دارەکەی بەربووری پس ژیروین لە مناسبەتێلی مختلفە لە غەمگینیە لە شاییە لە زەماوەنە لە جەژنێ لا بزانین چۆن بچینە پیری ئەم کەسەوە بزانێ ئەرزشی ئەسمۆمە چاوپۆشی ژنەکە اشتباهێکی کردوێ قسەیەکی لە دەم دەرچووە درۆیەکی کردوێ کارێکی کردوێ کەوتێسە دەر پیاکە هەروە وتێسی لەسەری کار و نەچوەسە سەری کار درۆیەکی کردوێ بچی لەسەری ئەوێتە شەڕ نەچی لەسەری باشترە چون زانی وتە پێ و نەچی لەسەری بزرگواری دیارەکە هەمیشە گەرەکتانە قدرەت وەدەستێن قدرەت و محەبەت وەدەستێ محەبەت بکەی و هەر کەسێ شەقی دەکەی جواب نادات وەلێکانە تۆزێ بەئەخلاقی تەقابکە ئیمکانیە بڕمێتە کۆڵ هر چون لطافت بر نیایت کار سر به بی حرمتی گذارد ناچار هر کس بر خیشتن نبخشاید گر برو نبخشند شاید وقتی تو او نبخشی اوش تو نبخشی حقی خوده خب یکی تر لو چتانه ما نیه مشکلی تیانوید مشکلی پول مشکلی نخوشین مشکلی خانواده جن مشکلی خانواده شو دخالتی اطرافیان هست ئەگەر دابنشی هاودەردی بکەی ئەم مشکڵی بێژە و تۆیش دنکێ بێژی ئەو دنکێ بێژە دوای قەری ئامێژی جن بارێتەوە و گوێرەکە قۆڕەیەکی لێ ڕاستێت چ مەجبورن حەچێ مشکڵەوە یەکۆ بێژنی مشکڵ حەلکردنی مهمترە لە بەیانکردنی وەختێک دەدانە مشکڵ بێژی تر ناتوانانی حەلیکەی یەک لەیان بێژە و حەلیکە و لەزەت بووە لە ئەو لەحظەوە تەکی ژنەکەتا دانیشتی تەکی شوەکەتا دانیشتی پیاوەتیتان بێ شووتان یا ژنتان مشکڵێکی وت مەگەڕێن بزانن مشکڵێتتان هالە بیرا بێژنیانە چون لەحظەکەیشتان خراوەکەن چون ڕۆژەکەیشتان زایەوەکە شتێکی ترەوەسە گوێگری خاچی کورە بعضی وەخت هەر نەیگەرەکە مشکڵ حەلکە هەر گوێبووری تەرەف ڕەحەتەوێت ئەجا هەر تۆ گوێبوورە تۆ دەڵە بزانە من چیەژم فقط گوێی بۆ بوورە قسەکەی بکات قسەکەی کرد ڕەحەتەوە و تۆش هیچ مەکەی فرێ لە ژنگەل مەخصوصا مشکڵاتی ژنگەل گوێگرێکی گەرەکە فقط گوێی پێوێت تۆ مشکڵەکەی بێژیت مشکڵەکەی یێژێ گوێی لێبووری و سەری بۆ بلەقێنی و بێژی واسە و درۆی پێنەکەی بەسێتی نەو گوێی لێبووری و درۆی پێ بکەی یەکێکی تر لەو شتانە فرە مهمە بۆ ژن و شووەوەسە
تەشویقی یەکتری بکەن پیاکە مەسەڵەن کارێکی کرد کارەکە خۆش بوو بۆچی خۆت دەکەیتە ناوەڵە بێژە دەست و خۆشە بەخوا فرە قەشنگ مەسەڵەن پیاەک کولرێکی دانا دەی خۆ کولردانان هونەر نییە ئای پیاکە دەست و خۆشە بەخوا ئەرتۆنەوەی شیا هۆسایەکمان باوەڕدا و هەر کیشمانوە دیاری وە دانیشتین دەست و دەرنەکە ژنەکە کراسەکەی خۆی تۆزێ پول کردوسە کردێ خۆمە هیچ نییە بێتە دەست و خۆش بێ ژن هۆنەر لە دەستی بوارێت پیاکەی ئەکەفێتە ڕەحەتی ئام کارە تۆ کردی ئەزانی چەنێ بۆ من لەزەت هێز 20 چرخی خەیاتی بسێنم ئەرزش هێز وەختێ تۆ خۆ و پینە و پەڕێی ماڵەکەی نام خەنێری بۆ دەری دوکانی مرد زوانتان گل هەڵ دێرێت تەشەکر نیشانەی ملەتێلی گەورەست اعتراض نیشانەی ملەتێلی گەورەست فعلا لە حەوزەی زەناشویە جارێ کارمان و اعتراضە نییە اعتراض تەشەکر و نەما لە بیرمە خب یەکێکی تر لەو شتانە ژن و شوو ئەراوە گژی یەکا جوزی خەتەرگە لە وەرگەرەکتان نوێتە خەتەر مقایسە مەکەن ئەجێ ژن و پیاە شەڕیان نەکرد پیاکەی وەژنەکە بەڵێ ئەویتە ژنی فلانی ئەوتی کورە کەم قسە بکە خۆڵ نەخێر ئەویتە پیایی فلانە کەس بووە شەڕیاندایانە سەروملی یەکتری سەروملی یەکترمیان خەرین کرد و مناڵەکانتە بینانوتی بابە دایکە وتیە وتی دەیخراوەکی مردمی وتی ئەی چۆن وتی ئەی بۆچی ئەوە من 6 ساڵە هەروە منێژن ئەویتە فلانی ئەویتە فلانی من سەر هیچ کامتانم نشکاند مقایسەکردن گەنجترین شتە مەخسوسەن ژنەکەی تەکی ژنی مردما یا ژنەکە پیاکەی تەکی پیایی مردما مقایسە بکە بەدگومانیش دروست دەکات خانەگومانیش دروست دەکات تەکریمی یەکتری یعنی احترامی ڕێک و پێکگرتن ئکرامی یەکتریکردن میێوانی یەکتریکردن ژنەکە ئەوێنێ پیاکەی هەڵاژیا و شەکە تەقەی چێکات بێ گەڕواکانی بکەنێ و بیوا بیشۆرێ لە ماڵی باوکیە وەختێکان ئەوێنێت شوەکەی خەویتێ جێوەیەکی بۆ بووە لەو دێودای خابێژە بێ بڕۆکە تا خانەوادەکەی بزانن شوەکەی خۆشەرەکە ڕەحەت غەیبەتی نەکەن لە دخاڵەتی زەناشویە مەعرز کردو لە خزمەتتانە خۆب ئیساتە تێنە ڕێگەیەکی تری هاوسەرداری احترامی قەوم و کەسوکاری ژنەکەتان قەوم و کەسوکاری ژنەکەتان ێژێ شتێ بوو لە ئەوڵۆ بموتایە باشوە لە ئیسایژن ێژێ ئەرگەرەکتە ژن بارێک گوێزی لێ بنەی بیلاتەژووی لە هەورامانە بارە گوێز وەختێ لەو ناو دارانەوە تێر نەخواردەوەی بیلاتەژوی فەرژێنی قسەس وە چارەوێ تێر نێ خوارد ئەم بارە گوێزە ئینە نەقەیەم حیوانەوە خڕی تێتا خوارد ێژێ ئەرگەرەکتە بارێک گوێزی لێ بنەی خڕینێ سێچتی پێ بێژە ژن بارە گوێزی لێ بنەی خڕینە ینی ئەو نە ئاهۆن و نەرمەچێ یەک بێژە فرا خۆشتم وەرەکە يعني لحرشك زفرت دو بيجا جوانتري لسنحي خو يعني بيجي تو بير ناوي من بير بوم كده تو ما شاء الله شنو جواني سي قومي ذن شمشب يعني 24 ساعة هوش بيت قومي جنكو احترام بوري جائي تري ام جنتو حرشك دلاتي هو بيجي ويجو بانيش هم سرداري كردي سادة سادة كي قالك يشتفياو بارە کوتەکی لێ بنێت دەنگی دەرنێت شیرە تەرکی پێ بە هەنجنیا شیرە تەرکی پێ بکێشی و هیچ نێژێ سێ شتی بۆ بکە سێ شتی سادە یەک پیا یانی غروری مەشکێنە لە ناوی مردمە جوای قسەی مڕ بەرانبەرکەی تەکامەکە چوار پیاوێتی ئەریش غەڵەتێژێ هیچ مێژ دوو مێژە قەومی ڕیش لە دوور بنیش بێژە قەومی ڕیش بفەرما بنیش بێریە بەرە هر وکی وکه قومی شویش احترام بوده سه او ستانوتن باب کەوتە بیرم یەکێ مەوە ناوی قسەیە یەکێک قومی ڕیشی لە نێزیکۆ بنیش چوار پیاکەوتەکی هیچ پیاەکە مقایسە مەکە ناتوانیێلی پیاکە مەکێشەوە ڕوویە شتێکی تریش ئەوی من لەبیر چوە سەقەی ناکە ئیتر ئەم حافزە هەرەو نەدێری خۆب خانەوادەی ژن و شوو ئەگەرگەرەکتە هەمسەرداری بکەی ئەشێ خانەوادەی هاوسەرەکەی چ وەخێو بکەی نە هەر ژنەکەی خۆ ئەشێ باوکودایکی ژنەکەی چ ئەشێ باوکودایکی شوەکەی چ وەخێو بکەی تا حامیگەلی تۆ لە ناوی ئەو خانەوادەکەی چا بێت فقط خانەوادەی خۆی نەوێت ڕعایەتی حقوقی والدەینی خۆت و والدەینی ژنەکەت لە کناری حقوقی ژنەکەتە یا لە کناری حقوقی پیاکەتە يعني ضمني اما حقوقي فيها كي خو رعايتك سعي كي حقي باوكي تي وحقي دايكي تي رعايتك يعني وانا تو هر فيها كتقلك دواي زماني تركار وباوك دايكي فيها كوني اشياء كار واني شوبيت خدمتي يعني بيبكي احترامي يعني بري قبري لقصيان لدخالت در زندگي زناشوية وتو مقصة كان شونن سيقصص
یا دخاڵەتەکە نەفعیە یا خونساز یا زەرەریە ئەوە نەفعیە زۆر گوێیان بکەن ئەوە خونساز گوێی لێبوورە و وێڵی کرد ئەوە وا زەرەری هەست گوێی لێبوورە و ئەسڵەن لە بیرتی بۆرە و پاپەیموو بازێ وەخت باشوەکە و یا ژنەکەیکی لە بیری چوێ خۆڵی خەبیری بێژ ئابا بڕێن سەرێ بۆینە دایک کورە کراسێک کەسی نەکوشتێ دەفعەیە کراسێ بکە بۆ خەسوو دەفعەیە با ژنەکە کراسێ بکە بۆ دایک و خۆتۆ هەرەی سێنی ئەم دەفعە باوە دەستی ژنەکە بدرێتە دەستی براکەتەوە مەخسووسەن کە بووک وەختێ تێتە ماڵی باوکی کوڕ براکانی ئەم کوڕە ممکنە ڕوویان نوێت بێن لە ماڵا دانشن ژنەکە باخوڵکیان بکات ممکنە ڕوویان نوێت لیباس و گێڕاکەیان بکەنن بۆ بشۆرێت ژنەکە خۆی وە زۆر لە پێیانی بکەنێ بیشۆرێت ئاوایە ئەگەر وا بکاتە احترامی شوەکەی زیاوێت ئیتر ئەمیش فرە توول تێ نادەمە چینە ناوی بەحسێکی تر دخاڵەت ئەگەر دخاڵەت بکرێت لە زندگیمانە هێمە خۆشمان خۆشمانوێت دخاڵەتکەرەکانی شێوێن تەکی کێ ڕەفیقی ڕفتاری ئەو تەسیرە ناتەبانی زندگی و مەسەڵەن ئەگەر من لە پاییزا بەڕۆژاندنم خۆش لێت لە بەهارا چوینم فرە خۆش لێتێت تقریبەن هەرچێ جمعەت منە ڕۆمە کرد کەم پێش دێت نەچمە کرد هەرکایە ئەچمە کرد ئاگر بکەم و هەر تێمە فۆرەن کێوانم لەژێ هەمتر ئاگر کرێتەوە لە حیوەتا دەستێ چەخۆڕانەکەم بۆ کەش سەندوێ دەستە چەخۆڕانەکەی کەش هەر چوویتە پاڵێمدارە و دووکەڵ و پیاژوێژی مەشکەیت و لە جێوەنانە هەڵتیان وەسێت بۆی دووکەڵەوری فەورەن ئەزانێ لە پاڵی ئاراوم فەورەن ناتمەوە چەخۆڕانەکە کەنم سەرم لێ شۆڕم ئەم چەخۆڕانەکەمەکەم برم ئیتر بۆی دووکەڵم لێنای ئەشێ تۆ بزانی تەکی کیا ڕەفیقی لای خێراوی چەورەوی لای دێزاوی ڕەشەوی لای کیا ڕەفیقیەکەی قسەکانی تەئسیرەکات لە بانی خانەوادە و ممکنە زندگی بشێنە پیاەکە تەکی ئامەلی معتادا زندگیەکات هەر ئەوە باعەسەوێت هەمسەرداری نەتوانێ بکات ئەشێ دێر بێتەوە خەلافی وعدەی بێت درۆ بکات دزی بکات حیزی بکات ژنەکەی تحمڵی ناکات یا ژنێکە تەکی ئینسانێری دەستکەج و لارە ڕەفیقە هەر ئەم بەڵاوە سەری شوەکەی تێری پس ڕەفیقەکان و بزانە کێن تەکی هەدەفی زندگی تا مشترکن تا هەمسەرداری و پێیشان بن نە هاوشەڕکردن نە هاوشەڕ دروستکردن حەفزی حەریم پیاوژن وەیەکۆ بوونە ژن و شو ئامێتەن وەلێ ئەشێ ئەم پیاواتێکی ژنگەلی ترا حەفزی حەریم کە ئەنا ژنەکەی بەدگومانەوێتی حتا قسەیش بکاتێکی ژنێکی ترا قسەی خەیریش بکە ئەگەر ژنەکەی ئامادەگی ئەوێ بێت بەدگومان بێ پێی ئەو قسەی خەیرەتێکی کەسێکا کرێتە دخەڵەت لە زندگی زەناشویە من تقریبا لە ڕۆژێکا 5-6 دانە تلیفون لە جنسی مقابل و 5-6 دانە تلیفون لە بینی پیاوە زەنگن هەرچەند ئەهلی مشاورە نیەم ڕاهنمایی ئەەکەمەوە تلیفون ئەگەر وەختم دێ وەلێ مشاورە نادەم ئەگەر ژنەکەی من مەشکوکوێت من هەرچی ڕۆژە تلیفونم بۆ تێ و شمارەکەی نازانم و ژنە و سوعالی عەجیب و غەریبی زەناشویە پرسێ لە من تەواو زندگی منەشێ ئەشێ ئەوە ئەمنیەتی بێت من ئەم سوعالە جواوە ئەدەمەوە زندگی نەشێوێت ئەنا ئەم تلیفونێلی مەشکوکە حتا لە کناری خیابانە ژن من گیرەوات سوعالم لێ پرسێ و منی جواوە دەمەوە ئەگەر ئەم ژنە ئەمنیەتی نوێ لە لای من ئەمە دخاڵەتە هەرچەند قەستی دخاڵەتی نییە یا ژنەکەی من تەکی پیاەکە قسە بکات پیاکەن زیاوەن لە نێزیکۆ بێتێت یا نەوعی قسەکردنەکەی نەوعی دەستەکانداینەکەی ممکنە دخاڵەت وێ لە زندگی منە هۆشتان بێت خولقی شوەکەتان چەندێکە لە ئرتباتتان ناتەکی جنسی مقابڵە یا خولقی ژنەکەتان چۆنە لە ئرتباتە ئەو حەریموێلە ڕعایەت بکەن با پێلی ئەمنیش نوێتە دخاڵەت لە زندگیتانە ڕازنگەهداری ژێکی لەو شتانەسە کە متاسفانەوێتە دخاڵەت قسەوەکەی وەلای یەکێک وەلای ژنەکەتەوە مەسەڵەن ئەژی لە دەستی فڵانە کەس تۆزێ ناڕەحەت 5 دقیقە پێ ناچوە وەلای یەکێکی ترۆ ێژێتی ئەویش ئەیواتە وەلای کاورایەژێتی کاورات تێشە ڕێ پێچینەتە ماڵتەنەو زندگیتان پڕ بوو لە دخاڵەتی دیگەرن ڕازدارنەون دخاڵەت لە زندگیتانە بە شدەت ئەچواتە بان کەم نییە لە خاتراتی زندگی خانەوادەگیتانە تەماشاکەن هەر خانەوادەی وتی پیاوێ شەڕ و دخاڵەتیی پیاوە و بەندی بعدیمان کۆشش بۆ استقلالە هەر ژن و شوێگەرەکیانە زندگیان ڕێکیەوە هاوسەرداری بکەنەشە استقلال پێیا بکەن استقلال اقتصادی پێیا بکەن لە مەسکەنە استقلال پێیا بکەن بلاخرە ئیتر خۆیان بچنە ماڵی خۆیانێ و حەمامینی خۆیانێ و دەستشوێنی خۆیانێ و خەوە مەیلی خۆیانێ و هەڵسانیش بۆ مەیلی خۆیانێ ئەمە ئەشێ تەلاشی بۆ بکەی کاری بۆ بکەی ئەشێ سعی بۆ بکەی ئەشێ قەناعەتی بۆ بکەی ئەشێ سەرفەجۆیی بۆ بکەی ئەشێ هونەری زیاوە ئەشێ دەرامەتی زیاوە بۆی بێت هەر ژنێگەرە کەسی کۆمەکی شوەکەی بکات بۆ مە هاوسەرداری بکە یا هەر پیاگەرە کەسی کۆمەکی ژنەکەی بکە لە کراستننا لە لیباسەننا لە خەرجکردنا لە میێوانی داینا لە مد و مدگەراییە لە
چاولێکەریە لەمانە ڕعایەت بکە بەشکەم زووتر بگەێنە ئستقلال چون میوەی ئستقلال شیرینترە لە میوەی مدگەرایی و ڕقابەت. و بەندی بعدیش لە محەوزەیە بۆ ئستقلال سەختیە. سەختی خۆشترین شتی زندگی زەناشوی نە لە وەختی سەختیەکە، لە دوای سەختیەکە خۆشە. چون سەختی دوو کارەکە بۆ ئینسان، یەکێ ئازموونی تەرەفی مقابڵەکات بزانین چەندێک هاوسەرە، چەندێک هاوڕێت، چەندێک لیباسە، چەندێک ئارامشە، چەندێک تەکامڵە، چەندێک ڕشتە، لە سەختیە خۆی دیارەدات. وەختێ بەڕ کەوتە تەنکی، وەختێ دەست کەوتە تەنکی، باخەڵ کەوتە پوچی، ئەو وەختە بزانم ڕەفیقەکەم چۆن تێتەکما، چی پیاوەکە چی ژنەکە. و لە ئەم وەختەدا چی شیرینترین بەرە محەبەت. محەبەت لە یا ڕەنی خۆی وە قەناعەت ئیشانەوە، ڕەنی خۆی وە مراقبەت ئیشانەوە، ڕەنی خۆی وە قسەی خۆش ئیشانەوە، ڕەنی خۆی وە ئەغماز و چاوپۆشی ئیشانەوە. پس سەختی ئەگەر هاتە بەرەو بۆ زندگیتان دوو شتی هەست، یەکێ ئازموونتانە، یەکێک وەختی نیشانداینی محەبەتە. لە وەختی زەماوەنا من چی بکەم تا تۆ کەمێ فرەتر بکەنی، خۆیچم بکوژم تۆ فرەتر ناکەنی، وەلێ لە وەختی خەفەتا کەمترین پیاوەتی من دیارە. وەختی سەختی وەختی ئەوەسە ئاغمگەلی دەستەنگی دەتوانن کۆمەکی پیا بکەن. لە وەختی دەوڵەمەندیە مەسەڵەن فەرز بکەن من بارەها پێش هاتیە ئەمە وتێ بعضی وەخت محەبەت وە پوڵە کێشن حەچیەکەی دیار نییە. مەسەڵەن کوڕ و کەنیشتێک تازە بوونەتە ژنوش و خەڵک خەریکن لە دوای زەماوانەکەیان شتێکیان بۆ دانن، دیارەیەکیان بۆ دانن، یەکێک سکە دانا، یەکێک پوڵ دانا، باوکەکەی ماشین دانا، خاڵۆکەی موبایل دانا، ئیتر بووەتە ڕقابەت مزایدەت. هەر کەسێک گەرەکێتی ئەکسەری ئەفرادەکە و جۆرنە گەرەکیانە بەرەندە بوون لە دیگەری بێشتر دابنن، هیچ کەسیش دڵی خۆش نییە چون لە مسابقا یەک نەفەر بەرەندەوێ لە ڕقابەتە، یەکێ بەرەندەس و ئەکسەرەن بازند. لە ئەم مسابقا نەفەرێکی چەس هەم بووکەکەی فرەخۆشگەرەکە هەم زاواکەیکی فرەخۆشگەرەکە. وەلێ چی بکەم کەریمان را بدەست ئەندەر دەرەم نیست، خداوەندانی دەرەم را کەرەم نیست، چی بکەم ئەم بەسە زوانە پوڵ نییە لە بەخەڵی. چه مردی کند در صف کارزار دستش توهی و کارزار، پوڵی نییە و کاریی لێ شێویە هاتیە و دڵی وافیەوە چ تێدابنە هیچی نییە. ئەگەر پوڵ مقیاسی محەبەتێت ئەم ئینسانە هیچ ناژی، چون فلانەکە ئەم 1000 تمەنی دانا، فلانەکەس 5 ملیۆن تمەن پرایدێکی کادۆ کردوێ، 5 ملیۆن بەرابەری ئەم پیاوە. وەلێ سەعاتێ لەو لایەژن فرە زاواکە واحدێ خوێنی گەرەک، هیچکی حەزر نییە واحدێ خوێن بووە. زەر دەرمیان قورئان بەرزەبان است و زەر دەرمیانە جان. لە وەختی قەسەما قەسەمە خۆن و لە وەختی پوڵە بازێکیان پوڵۆن و لە وەختی پیاوەتیان نە پوڵەوەن و نە قەسەمیچە خۆن پێچەکەنەوە دەرەچن بووی. لەم وەختەدا تماشاکەی یارۆوە هیچینەوە ێژە کوڕە من کولیەیەکی چمەوە و حەچێ خوێنی چمە بیکەن پێی من حازرم کوڕە من بۆچی قاسم ئەو جوانە بمێنێ من پیرم بۆچی قاس. لەرا تماشاکەی چتێ فرەقەویترەوە ئەو شتەوە هیچ کەسێک نەیە دائیدات گیانی ئەدات. بەنابەرین هۆشمان بێت لە وەختی سەختیە کەسێکی کە هیچی نییە ئیتر لە دارایی دنیا هیچی نییە ئیتر ئەتوانێت محەبەت بکات، چون محەبەت ئیتر وە پوڵ ناکرێت. پس وەختێ سەختی تێتە بەرەو وەختێکە تۆ ئیتر ئەتوانی هونەر بکەیت، لە وەختی دەوڵەمەندیە نەتەتوانی، لە وەختی سەختیە ئەتوانی. پس سەختی یەکێ لە نعمەتێلی زندگی زەناشویی. بەندی بعدیمان مەسئولیەت پەزیریە لە زندگی مشتەرکە. ئەگەر گەرەک مانەتەکی ژنوەکان مانەتەکی شوەکانمانە زندگیەکی خۆشمان بێت ئەشێ مەسئولیەتمان بێت. مەسئولیەتی یەکتری قبولکەین. یەکێ لە ڕێوەری قبولی مەسئولیەت ئادەی بزانم ئەتوانین لە ئیمڕۆوە هەفتەیە سەعاتێک دابنێن تەکی ژنەکەمانە قسە بکەین، هەر قسە تلڤیزیۆن خامۆشکەین و یەکۆ قسە بکەین. ڕاستی تایسەوە یەکۆ قسەمان کردوێ سەعاتێ خەڵوەت وەگیر تێرین ئیتر هیچ نەوێ هەر قسەوێت وەکی ئەو وەختە دەستگیرانمان و خۆشمانە سەعاتی یەکۆ قسە بکەین، خۆشمانە هەر سەعات بێتە 100 سەعات سەعاتێک دانیشین و یەکۆ ئەو دەردی دڵ بکە من گوێبوورم من مشکلاتم بێژم ئەو بیژ نەفێت من ناتەوانیێلی بێژم ئەو دایتوەشێت. ئەتوانین ئەم کارە بکەین تا ئەو بزانێت من چیم نییە مەسئولیەتی قبولکە، تا بزانم ئەو چی دڵ هاتیەوە من مەسئولیەتی بوورمە وحدە. هەفتەیە سەعاتێک دابنن بۆ قسە، هەر بۆ قسە دەستی ژنەکەتان برن بڕۆن بۆ دەر لە گۆشەیەکی ماڵەکەتان نادانشن، تەلیفۆنێکی بۆ بکەن قسەیەکی تەقا بکەن. کارێلێکە سەختە لە ماڵە
تەقسیمی بکەن لە بینی خۆتانە. بازە کار فرە سەختە لە بینی ژن و شووە، ئەم کارە ژنەکەەوە تەنیا ناتوانێت بیکات. مەسەڵەن مناڵێکی فەلەجیان نەزیان مەسەڵەن پیاکە و ژنەکەش نەسەری کار میێوانیان نەزەشێوە خێ بکەن، مناڵیان نەزەشێ بچواتە مەدرسە، لە بینی خۆیان نابەشیکەن. و آخرین مەسئولیەتێکە لەرا باسی ئەەکەین ئەمەسە بوونە سپەری بەڵای یەکتری، بەڵاگەردانی یەکون، بەڵاتێ تۆ خۆ بۆ بەری ئەو بەڵاها ئەو خۆی باتە بەری. داستانێکتان بۆ گەڕێنمەوە ئەژن دەفەیە جەماعەتی کوفار گەرەکیان و بزانن دەسێ لە مسلمانێت لە غەزا هاتوونەسۆ چەند نەفەرن تا ئەمان بچن ئەوان شەکەتن بەشکەم حەقیان لێ بکەنەوە یا گشتیان لەبین بوون. نەفرە جاسووسیان هەناردیان بڕۆ بزانە چەند نەفەرن. نەفەرەکە چوو لە پشتی خۆڵێکۆ لە کوایەک و خەریک و تماشایانێکرد ڕوانی خەریکم دەفرودۆڵەکەیان نەشۆرن، نازانم گوێروا و جام و چتی یەکێکیان ئاو بردی، کەفتە ئاوەکە و ئاوەکە تافانی بردی، وتی کورە جامەکەم هەر وتی جامەکەم 20 نەفەرون 15 نەفەرن گشتی لە ڕاستی خۆی قنیە ئاوە مەلەوە شوێنی جامەکە کەوراوە ڕاتەوە وتی کورە ئەو نەفرن هیچ کێچاریان ناکە. وەختێکانە ئەمانی تر دەستیان دار لە دەستیان کەوت و حملیان تێ نەکرا هاتوونیان دێ خۆ 15 نەفەرون مەسەڵەن، وتی کورە ئەمانە قەیافە نەفەرن، ئەوەر حەسێوی جەوهەریان کەی هەر نەفەرێ 1000 نەفەرن. آخر سپەری بەڵای یەکترین، یەکی مەردە جەنگی بە 700,000 بووینە سپەری بەڵای یەکتری. بەینابەین تۆ ئەزانی ئەو شەکەت تۆ ئاو یەکێ دروستکەی، هەر ئەو نە ئەزانی ئەو مانیەوە بێژە من ئیمشەو دەفرەکانە شۆرم، سفرەکە تۆ جەمیکە. ژنەکە ئەزانێ پیاکەی مشکلی هەستکاری سەختە گرفتاری هەست بێژە من ئەڕۆم دایکتەوەم بۆ دوکتۆرەوە بۆ هەوڵ لێداتی ئازمایشەکانی دایک ئەی من چی منێوم بە دوکتۆر. و ئەم قسمەتە ئیتر خۆشیەکانی ئبرازی ئەحساسات لە بەحثی عەقڵ و دینە لە خزمەتتانە عەرزم کرد دوو علممانەت، علمی گەرم و علمی سارد. علمی گەرما لە حەوزەی دڵە، عشقە و محەبەتە و ئینسانیەتە و ئازمون و مازمونی نییە. دڵی هاتیەوە شتێکەی تەواو یەژی ماڵی دنیا یا بۆ غەرەز یا بۆ مەرەز. ئەحساساتتان بۆ یەکتری نیشان بوێن، تەشەکر بکەن لە یەکتری، قەدردانی بکەن. چایەکەی ناوەری دەست و خۆدمار ناوەزوانتە بێژە دەست و خۆشی. ئەگەر چایەکە خۆشەوە بێژە مێژە چایەتر بێرە بێژە چایەکە خۆشە توخوا چایەترم پێ ئەم کەلیمە بێژە با خۆش بێت. ئبرازی عشق و ئەحساس هەلە پاڵتا دانیشتێ تۆش دانیشتی دێ قەیچێکا دەستێ بنەبانی شانی سەرێ بنەبانی ڕانی خۆ ئەمە هەر ژنەکە نییە شووەکە نییە دایکی چوو. من ئیسا دوو برام دانیشتن لە رازان وە زۆرە چم خۆمەتە پێنمە باوەشی دایکم هایسایچە پیایەکم ژم تخوادایە من بینەکە ماچم نەکرەوە هەرتیانە ئەڕوان. آخر دەی خۆشم تێ من حەنۆزیش هەر دایکمە 100 ساڵی تریش من بوومە 120 ساڵان دایکمە لە من گەورەترە. گەرەکمە بزانێت هەر کوڕیم، گەرەکمە بزانێت هەر هەنۆز نازی مەحتیاجە، گەرەکمە بزانێت ئەتوانێت ئیسایچەوەکی مناڵەکەی ئەوسا گوێم بورێ و کارم پێ بکە. ئەشێ ئەمە ئەبرازکەی ئیشانی بووی ئەنا تەرەف نایزانێ. یەکێک خۆشگەرەکە بێژە پێی خۆشتمەرەکە تا بزانێ خۆشگەرەکە، یەکێک خۆشگەرەکە میێوانی بکە تا بزانێ قەوری هەست لەلا بچۆ بۆ ماڵی تا بێ بۆ ماڵ. شۆخ تەبعیتان لەبیر نەچوو، شۆخی خۆشە. ێژن دەفەیەک ئیتر نازانم سەحەتی بێت یانە منیش هەر بیستومە لە خەڵک سەنەدەکەیم تماشا نەکرێ. پیرەژنێک تێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ێژێ وەزعی ئێمە لەو دنیا چۆنە و بازێ سوال و شتەکە چون مەطلبەکە گشتی نییە لە زەهنما ئەمە لە زوانی منەگەڕێتەوە غەڵەت و دروستی لە باڵای منە ئیتر شێب بمەخشن. ێژێ پیرەژن ناچواتە باشت ئەویش قەرێ دڵی دامێنێ ێژێ ئاخر لە بەرای ئەیکەنە جوانەژن یا ئەیکەنە کەنیشکێکی عەزە و جا ئاچواتە باشت خۆش. یاژن دەفەیەک سەکی حەزەتی عەلیە خوڕمایان خواردێ حەزەتی عەلی فێڵی کرێ خوڕماکانی خواردێ ناوکەکانی ناتە بەری دەستی پەیغەمبەر صلی الله علیه وسلم لەولا وتێ دەی تۆ فرە خواردە وتی دێوەتەوە ناوکۆوەی خۆش. ئەمە شۆخیە شکاڵی نییە هێوەش ئێوە دەتوانن لە ماڵا شۆخی بکەن کەنین بکەن تەبەسم با زەردەخەنەوە بانی لێوتانوێت خۆشە. بعد ظاهرتان شادی حدیقە لەوە ناتوانن ظاهرتان شادی ئەم قژی پڵمژیا گەنە قژی شانە بکە خۆیتر دڵ ناکەنێ قژی بکەنێن دڵ ناکەنێت تۆزی عەتر دەکە لە خۆی ژنەکە خۆشی تێ لە عەتر بازە کەسیش عەتر بۆی لە خۆی ملێشکێ دێژێ خۆی عەتر خراوە بوو. ئاراستەگی ظاهر فرە موهیممە. وتم تێتان پیاوە چاوە گیرێژن وە گوێچکە پیاوە قسەی خۆش ئەمە ئاراستەگی پیا قسەی تاڵ نوێت ژنیش وە ڕەنگ و لیباسی خۆش پیاکە بوت لیباسە قەشەنگەکە و کەبەر و بۆچیتە بۆچی ئێوەی لە دەرەوەی کێتە بەرە ئێ لە ماڵا بۆ نایکێتە بەرە تۆ لە دەرەوەشێ چارشەیە بۆی دەوری خۆتان خەڵک نەیوێنێ لە ماڵا وەختی بینینە پرسترین و کەسیفترین لیباس وە لەبەرە وەڵا گەنترین حاڵەت تۆ
تۆمە نازانی پیاوە چاوەگیرێت باشترین لیباس قەشەنگترین حاڵەتی قژ قەشەنگترین عەتر قەشەنگترین ئارایش و نزافەتی لە ماڵا بکە با پیاوەکە دەڵا نەوێت ئەوسا مامرێ بۆ هێلکەکردن بچوایە لە جێتر هێلکەی کرایان و دەڵە بوو پیاوەکە با دەڵە نەوێت حەل لە کاراتەوە وەڕا بۆ ماڵ بێتەوە نەچوە بۆ جێت بزانە شووەکە حاڵەتی چۆنە یا ژنەکە حاڵەتی چۆنە ڕێکی ئەو حاڵەتە تۆ بڕۆی بۆ فاتحەخوانی هەرۆ کەنینەوە چی گوزینش بێت بازێ کەسم دیاچن بۆ گوزینش یەخەکەیان ئا لەڕێکەوە هەڵەتێک ئەی چن بۆ زەماوان دوو دگمەش بازەکەن و قەرێکیش باڵێنێنەمان برا هەروەقەی ئەمانە ژیر و بۆ دزی لە تاریکیا بڕۆ بۆ میێوانی لە ڕۆشناییە بڕۆ بزانە چۆن ئەچی بۆ لای ژنەکە و چۆن ئەچی بۆ لای پیاکە ها لە چه حاڵەتێکە ڕێکی ئەو حاڵەتە ڕەفتار بکە گێلمەوە ژیروە هەمسەرداری بکە مەهارەت بێت ئەخلاق بێت دوو ڕوکنی هەمسەرداری ڕابطی زەناشوییتان بانشات بکەن ئەمە چون تابۆت من فرە تەوزیحی نامۆ زەناشویی سێ مەرحەلە معاشقە مغازلە معاشقە مجامعە ئیتر خاوەنەکەی خۆی بڕۆ حاڵی بێت یانی چی ئەنا تۆ هەر وەکو بلاتەژی کەڵەشێر با قسەیەکی کەڵەشێرتانم کەم هێژە کەڵەشێر نامەرد نییە وشتێتە دەوری مامرەکە قەرە خوڕەخوایەژە کەوایەک بووە کەمەها باڵێ کڕێنەوە زەویە ئاوایەنە کڕی زەوی بکە هەروە ئەوە نامەرد نییە بعض لە پیاوێل بعض لە ژنوێل ئەسڵەن ڕعایەتی حاڵەتی عاتفی حاڵەتی هەیەجانی و حاڵەتی ڕەوانی پیاکە یا ژنەکە لە ئەو مەسئلەوە ناکەن باقی گێچەڵەکە شتی لێوە هەڵەتێت حەز ناکەم فرە بچمەنایە ئەمە بۆ جەمعی تەخەسوسی و جێگەی خۆی من ئەگەر ڕەوانشناسی بۆیان تەوزیح مەداوە لێ بۆ جەمعی ئاوا ناشێت هەر عیبی چێت ولی ئەوەی تر شتێکە ئەگەر کەسێ مشکڵی تێ هەست بچواتە لای ڕەوانشناس بچواتە لای مشاور ئەمە شتێکە هیچکی ئاموزشی ناوە متاسفانە و یەکێ لەو شتانەسە ئەگەر ئاموزشی نەدێت ئەفراد تیا ئەمێنن و لە جێگەیەکی ترۆ گێچەڵەکە سەر هەڵەگا ڕوویان نییەوە هیچ کێ بێژن متاسفانە ئەمیشە بۆ گلەیی لە مەراکزی مشاورە و ئاموزشێلی قبل ئەزدواجەکەم لە بێهزیستیا وتمە لە دانشگای علومی پزیشکیا وتمە لە چەند جێگای ئوستانە و حتا لە مەشهەدی چا کە دەورەیەک و بۆ کولی مدەڕسینی ئاموزشی خانەوادە دانریا و بەندەش زمانێک لێوانە ئیمکانی مدەڕسیان پێدام بۆ ئەساتید و هەیەت علمیەن ئەم نوکتەمە وتێ هێمە ئاموزشێلی قبل ئەزدواجمان خاڵیە لەم شتێ من خۆم وەختێ ژنم خواچوومێنە وتیان سەوادێ وتم وتیان کلاس چەنی وتم لیسانسم گرتیان تیان ئەیژنەکە وتم ئەویش سەوادیە تیان دەیامە ئیمزاکە ئیمزام کرد چی نووسایانە ئاموزشی مەهارەت هەیە هەمسەرداری و قبل ئەزدواج و گشتی پێتریا هیچیم پێ نەدریا ئەم ئاموزشانە فرە مهمە ئەگەر کەسێک واقعان نەیدیە بچوات لە مەرکەزی بێهزیستی لە مەراکزی مشاورە و ڕاهنمایی ئەگەر لە ڕاڕوتان نیە نێسمان خۆ لە کرماشانە مەراکزە بچنە ئاموزشە بێن با شەڕی ئەم شتە لە جەیەکی ترا خۆی ئیشان ناوم نەیشتوانن بێژنی و تەوەجوو بە ئەحساساتی مەردانە و ژنانە بازە چت پیاوانە بازە چت ژنانە ئەگەر ژنەکە گەرەکی احترام پیاکەی بودێ بزانێ ئەمە پیاوانە مەسەڵەن خەریکە پیاکەی شەڕەقا ژنەکەیکی کردەوە سەرپایەکەوە هاتێتە بەرەو پیاکە حەزەکە بیکوژن ژنەکەی نێتە ناوی ئەم شەڕە ئەمە پیاوانە ئەشێ نەچواتی یا ژنەکە خەریکە تەکێکا قسەکە پیاکەش ئەو گوشێ بووە من تا من جوایی بووم بابا ئەمە ژنانە تۆ تەکە دواوە واز بێنێ تەوەجوو بکەن بە بەعزە شتێن هەر پیا و ژنێکیش باوجودێکە مەحرەمیەکەن هەنۆز شتێلێکیانە هینی خۆیانە پیاکە حەقی نییە بیزانێ ژنەکەیش حەقی نییە بیزانی تۆ گەرەکتە قەوی گوشێکمە نەسەندێ بۆ ژنەکە بابا ئەسمەسی ڕەفیقەکانی تێ بۆی ژنانەت هینی ژنەکەی تۆ عیب نییە بیژنەتی ئەو تەرەفە شاید حەز نەکاتەوە ئەم ئەسمەسە بخوێنیتەوە ئەسمەسی ژنەکە مەخوێنەرەوە توش ئەسمەسی پیاکە مەخوێنەرەوە بزانم ئەوە خیرەتی ڕست گوشی ژنەکەی لە ماڵاوێت دە ئەسمەسی بۆ هاتێ و ژنەکەی بێتەوە ئەنۆز باز نەکریاوێ یا ئەسمەسەکانی تۆ باز نەکریاوێ ئەر باسەوە تۆ ئەنۆز ژنانە و پیانە نازانی ئەمانە مهمن بیانزانی مەگەر اینکە ژنەکە خۆی ئیجازەی دایە پێ و توێتی قەینا ئەزانێ پیاکەی خانە گومانێ ێژێ دەی قەینا تۆ گوشەکەی منیشت ماشە ئەگەر ئیجازەی دریاوە قەیناکە لە قسەرا بازێ وەخت هێوە قسە شروع بکەن
ولا لولا بينا بس او با او قصبك اذان دلي تنغ قصي نايت خفت خريكي تقني بشور لا يو كما شوخي تقاكو دري قصك باسكد زاني حالاوك ها يتر تو فقط بيو بولا ديلا باقصكاني بكاسوك بيت قصبكات ارامش بياكا يكي تر لو شتانا اما جن فقط احساساتي عاطفي غلبيها زوم اللي باقي تغانيا بيا لبيني احساساتها غروري لبين احساسات عقل ناجم غروري غلبيت هوش بيج نكا احساساتي جريحه دارني بيايج غروري جريحه دارني للرابطه و شتيكي ساده مثلا امرو حركه گوشيك يس گوشيش عكسها با عكس العكس كان ناي گوشيك عكسي هاو سركته اگر هجي ناكن گوشيكتان اتوانن ورياي بكن نزري ونوري انا بالكي في بولكت انا عكسكي بيت بالاخره اما تشتك جن وقت بيونه تو عكسكي ولا يخطو هالغتي يا بيا بيونه عكسكي جنكي عكسكي ولا شو جنكي هالغديات دلي قرمه في غوشكي من هي صح حفصل انا عكسي واتي ادنكي كان عكسي جنكم من على جيدتي يعني شي من هيك سهمك من لنا بوشيا يسايت البوشي بوسا نماذج لقلب ولا مخزي انسان يعني اسامي ناوي گوشيەکە شخصيتي تو ئیشانە اسم سەکان شخصيتي ئیشانە نکتە علمیەکان ئەدەبیاتی علم و ئیشانە نکتە ئەخلاقیەکان ویژەگی ئەخلاقی ئیشانە ئەم گوشیە تۆ معرفیەکە عکسی ژنەکە و یا عکسی شۆکەتی تیانەوێ یعنی هیچ عاتفەیەک نسبەت و ئەو نی خۆ بەڵاکانیشە خوێنمەوە لە خزمەتتان نایەژمی و ئیتر بەحسەکەمان تەواوەکەین تقریبەن وەختیشمان بەڵێ تەواو بووە سەریع نێژم بەڵاغەلی ژن و شووە هەمسەرداری ئەکاتە هاوشەڕداری خانەگومانی و بەدگومانی ئەگەر بێدەلیل وێ ئەگەر بە دەلیل وێت کاورە هەڵەوێت تۆ خانەگومان نییە لێ تۆ حەقتە شتێ کنترۆڵی پێی وەلی ئەگەر بێدەلیل خۆ مشکڵە ئاغا بڕۆرە مشاورە با دەرمان بوویت یا بێژەوە ژنەکە و بەشکەم کۆمەکە بکات بێژەوە شوکە و بەشکەم کۆمەکە بکات تعریفی کەسێک لە جنسی ژنەکە مەسەن پیا ژنێکی تر تعریفکەوە لای ژنەکەیەوە غیرە حتا خۆشکەکانێکی قینێتێ تعریف بکە ژنیش تاریفی پیاەکی تر بکە غیرە پیاکەی خۆی پیاکەی ئاگری تێبەرەوێ ئەمە شەڕە بەریەیتە خۆ تاریفی هیچ پیاوە لای پیاکەتەوە مەکە نەخات نەخرە یاڵی کە کارە نوێت بإنصافي لا گفتارە انصاف رعایت نەکەی زیاد بێژی مەسەڵ ژنەکە ێژی لە قەواعدی تەڵایی ارتباطە لە سیدی ارتباط و عشق قاوتمە بۆیە نایژمیوە 12 قەعەدەی تەڵایی ارتباطم قبلا لە خزمەتتە ناوتێ غلوب تا ئیساتە یە دەقە چێشت دروست نەکردوێ خوێ عنازێ هەمیشە یا سۆڵە یا بێخوێت یەک دەقەی چێشتی دروست خاص کردوێ ئیتر ئەتمادیوە تۆ نامێنی یا ژنەکەەوە پیاکێژە تایسا دەقەیە بووەوە مەوقە بێتەوە بۆ ماڵ پیاکە لە عمرچیا یەک دەقە تازاتێتۆ ژنەکەم هەم درۆزنە هەم بێئینسافە ئەتوانێ بکاتە شەڕتێکی وەلێ بێژە بازێ وەخت دێر تێتەوە هەم ئینساف دروست بوو هەم عەداڵەت لەج مەکەن تەکی ژن و مناڵەکەتان ناخ ئەو قینی کرێت توێش قینەکەی دەقێ داستانێکم بۆتان وتێ نایەژمیوە پیاکە قینی کرد و تەکی ژنەکەی ئەوتی و تا نێژێ میاو ئیتر من ئەوەستە کەوتە بیرتان منیش وەزایفم ئەنجام ناوم ژن حان نەیوت میاو و پیا وەخنەو شێت بێ وەخنەو بتەقێ دووسێ نەفەری کرد واستە بەشکەم ژن بێژێ میاو ژن وتی میاو پیاوتی کوڕە هەزار میاو إلى آخر الباوة شنو تيانا يجمي ناشم تاخذ لجمكن قين بكن أيش قين بكات من على كانتان هاوسيا كانتان دايكو باوكتان روحيتان لبين شواتيات أو لجيك روتويج لجيك رقتيكي بتشوك النايكي أيش حالينا أو زليا كاوتويج زليا كاوت تدوق لعقدة أو اختيارات الشريط قصد كان حر شريطان كده حر خوشة شون دواي شر فورا أشتي ما ريت إلا شر خراوك مشكلات يكتري بتوجهي في مكان مخصوصا بيار مشكلة جن بتوجهي في مكان جن وقت باردار مشكلات كفرية أشياء بيار كم توجهي زيادة وكان وقتها بتوجهي كدن لم وقتها بيار كلا برشاوي جنك علاقة أفسر دقيقة اللي بعد الزايمان أجر بيار نيبزيره بوه جن بوه أفسر دقيقة بعد الزايمان يرتب بيار طلاق داي أي كي قرأت للسختيا شو بوني خو نشان بي أما خطرناك البته کەس ئەمە نوێتە دلیل بۆ چێژنە بێژن ئەفسوردەگی بعد زایمانمانە دەرسەدی ئەفسوردەگی بعد زایمان ئەو نەکەمە هەر نێژین چەنێکە خاصە هەر فرەکەمە خۆب یەکێکی تر لەو شتانە البته ئەمیچە بێتەوەجهی پێ نەکرێت ممکنە پێشیش بێت من وتم هەر فرەکەمە ینی معناوەنی هەر پێش نایێت وەلە ئیتە هەر زەڕێ دڵتان تەنگ بوو ئەفسوردەگی بعد زایمان
یەکێکتر لەو شتانە منفعەتی شەخسیە پیا و ژن لە زندگی زەناشویە بەعزێ وەخت پیاکە دڵی واوە شتێکەوە نەفعی خۆیە وەلێوە نەفعی زندگییان نییە نەفعی خۆی تەرجیح هاتە ملی زندگی ژن و شوکەیان مەسەڵەن دڵی وا پێوە بڕوا بۆ تەفریحێک و زەرەری هەم خۆی و هەم ژنەکەی چێسی وەلێ نەفعی خۆی تەرجیح هاتە ملی خۆی و ژنەکەیان لەولا لە زندگیە شەڕێک بەرپاوێت و انتقاد نەکەن لە یەکتری مەگەر وەختی انتقادەکەن لەبەرا خاسیگەلی یەکتریتان وتوێت ئەو نە خاسی تەرەف وتوێ ئامادەگی ئەوێ بێ نەقدێکی چی بکەیت و وەختێ نەقدکە هەمیشە قاعدەی نەقد انشەڵڵا جەلسەیەک بۆ نەقدانێن کامڵ ێژمی لە خزمەتتانە ڕخنەگرتن یان نەقدکردن قاعدەیە مەسەر ئاغا من ئەم چە خۆڕانەکەمە گەنە هێوەی ژەژن پێ ناکەفی پێی خۆ من خۆیچ مەزانم پێم ناکەفی من چون چه خۆڕانێکێکی ترم نییە ئەمە ئەکەمە بەرم ئیتر تۆ حەقی نەقد نییە ئەگەر تۆ ئەتوانی ئەزانی من چه خۆڕانێکێکی ترم هەیە یا ئەتوانی چه خۆڕانێکێکی تر بووی و من نەقدم بکە کە پیشنەهادێک یا ڕاحەلێکیش بتوانی بنیتە ڕێی من فرێ لە مشکلاتی ئیمڕۆ من خۆیچ مەزانم هەسم چون نە ڕێگە حەلێکم هەز و نە کەسێکیش هەز ڕێگە حەلێکم پێیشان بووە هەروە ماسۆ مشکلەکە خۆم خەوەرم لێ هەز ڕاحەلەکەم خەوەر لێ نییە ئەگەر نەقدی ژن و شوتان کرد پیا نەقدی ژنی کرد ژن نەقدی شووی کرد و شەرتێک ئیجازە بوون و نەقد لەبەرا خاسی ترەفتان وتوێت لەولا ئەگەر ڕاحەلێکتان هەست بۆ ئەم شتە بێژنی ئەگەر ڕاحەل نییە تەرەف شاید خۆیکی بیزانێت بۆ چییە سێژێ مانگوە چاو دیارە و پەنجەی شارەی بۆکەن و ئەو قەواعدی تەڵاییچە بۆ گفتوگو 12 قاعدەت لە سیدی ارتباط ئەوتومە مراجعەیەکی پێ بکەن یەک سوالیشت لەرانەرا بعد بام مطلبك توابو سؤالك جوامو والسلام عليكم ورحمة الله وبركاته سؤالك جيسا جواب دمو سؤال مسانك اگر يكي از مرد یا زن من ناتوانم بخوێنمەوە وابزانم باش نەنووسیات چکونی وە ئین مەردێ کە یوسف ئەخ بزانە جەنابەتانی بخوێنیتەوە چون باش نەنووسیا من سوالێکی ترم سوالانە جارێ خوێنمەوە تا ئەوە کە بینەوێت دەرمەورد ئاینە هەمسەرە دووەمداری ئەمە یە خاسیەت ئەزانم تا چوارمە جواب پەنجمی نییە لە دوای هەمسەری دووەمداری هەمسەری سێوەمداریش ئەشێ ئاینەکەی بێژین هەمسەری چوارەمداریش ئاینەکەی بێژین وەلێ دەرمەوردی هەمسەری دووەمیش دقت بفەرمونون هەمسەری دووەم چوار شرایطی هەست ئەگەر تبقێ و چوار شرایطە هەمسەری دووەم و دەستها و باش و ئەگەر هەمسەری دووەم ها من فقط نوکتەیەکتان عەرز بکەم هەمسەری دووەم هاوێشێ پیا تەوانی مدیریەت و عەداڵەت و ئەم جۆرە شتێلێ بێ ئێزافە ئێمە هەمسەری دووەم متعلقاتیە مناڵی ئەوێت مناڵەکانی ئەوونە برا و خۆیشتی کوڕەکانی تۆ وەلێکانە ئەو پیاویچە خاڵۆی ئەو ژنیچە خاڵۆگەلێکی جەدید تێرێ خاڵۆی ئەو مناڵانە هەن وەلێ خاڵۆی ئەم مناڵەکان نییەن محرەمی ئەو مناڵانە هەن وەلێ محرەمی ئەم مناڵەکان نییەن ئەو ژنە دڵسۆزی ئەو مناڵەکانە وەلێ ممکنە دڵسۆزی ئەم مناڵەکان نەوێت ممکنە بێتیچ مدیریەتی ئەو قەزیە فرە مهمە ئەگەر قرارێ ئەوە بێژین یەک بەحسی مفەسڵ خۆشبەختانە ئایسایچە لە سیدی لە موبایلەکەما ئەوە لێم پرسریاە دەوری 40 دقیقە جواوێتی ئەسەن هەمسەری دووم شرایطی خواستنی چۆنە و چییە ئەوە با بمێنێت لە وەختی خۆیان سوالەکە زایرە ناخوێنرێتەوە پس ئەو سوالەوە سێ نەفەر خەریکی بوون نەخوێنریەوە وەلێ وا حاڵی بوو مێژێ پیاەک ژنێکی بووە و یەکێکی تری دڵ هاتیەوە ئەرێ واسە سوالەکە مەفهوم نییە ئینشەڵڵا ئەمان وەخشن چون سوالەکە جۆرێ نووسیارە ناخوێنرێتەوە ئیتر ئەشێ بمان